بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەکی ئەم سەرزەویە هەن، جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت. سپاس و ستایش بۆ خوای کە جارێکی تر ئێمەی بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد کردەوە. درود و سڵاو بۆ گیانی پاکی بەڕێزترین و خۆشەویستترین بەندەی خوا محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد ئەڵلقەیەکی نوێی بەرنمەکەتان پێشکەش دەکەین. بینەرانی عزیز، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێکهاتووە لە سێ بڕگەی سەرەکی و کەمیشەکە. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا یەکپۆشی لە قوتابخانەکان بۆچی، کاریگەریەکەی بۆچییە، و هەروەها ئەو ڕێنماییانەی کە بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە دەبێ هەیەیان بێ بۆ دایک و باوکان بۆ قوتابیان چین کە میوانێکی تایبەتمان لە ناو پەروەردەوە لێرە هەیە لە ناو ستۆدیۆی پەیامی ڕۆژەوە قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. هەروەها تەوەری دووەمان ماوەیەکە باس و خواسی زۆر لەسەر حەج و سەفەری حەج و عەمرە دەکرێت. ئایا تاکێک کە دەیەوێت بەشدار بێت لە گەشتی پیرۆزی حەج و عەمرە بۆچی دەوێت بڕوا؟ جگە لە واجباتەکانی ئەم سەفەرە ئایا ئەو چێژ و ئاسوودەیە تایبەتەی کە ئەو تاکە بەدەستی دێنێت چییە و چۆنە لەگەڵ میوانێکی تایبەت کە تازەی لە حەج گەڕاوەتەوە؟ باس لەو چێژ و لەو ئاسوودەیە تایبەتەی کە تاک دەستی دەکەوێت قسە و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. وەروەها تەوەری سێمیشمان لەم کات و ساتانەی کە تاوانێکی کۆمەڵایەتی زیاتر بەربڵاو دەبێتەوە، بە تایبەتی تاوانەکانی کوشتن کە هەرچەندە قسەیان لەسەر بکەین لە ئێستادا هێشتا کەمە، چووکە کۆمەڵگەکەمان بە شێوازێک ئێستا کوشتن پەری پێدراوەکە کەم ڕۆژ هەیە گوێبیستی تاوانێکی کوشتن نەبین لە گۆشەیەکی ئەم هەرێمی کوردستانەدا. لە ناونیشانی تەوەری سێمانەوەیەکە ئەرکی بانخوازانی ئاینی لەم کاتە کە تاوانێکی کۆمەڵایەتی پەردەسێنێت ئەرکیان چۆنە و چۆن دەبێ بانخوازی خۆیان بکەن بۆی کە خەڵک و شار بکەنەوە لە تاوانە کۆمەڵایەتیەکان، کە تەوەری سێمانە و میوانێکی تایبەتمان لە شاری ڕامی خۆشەویستەوە هەیە لەگەڵ چەند ڕاپۆرت و زانیاریەکی تایبەت. وەکەمیشە بڕگەی یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان پێشبینی کەش و هەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە. با پێکەوە بینەری بین. نرخی دراوەکان یەکێکی ترە لە بەرگە هەمیشەیەکانی بەرنامەکەمان کە ڕۆژانەی وە یازیز و خۆشەویست و بە تایبەت ئەوانەی کە لە بواری بازرگانی یام گەشت و گەڕاندا بۆ وڵاتانی دەرودراوسێ پێویستیانە کە نرخی دراوەکان بزان و بزانن ئەو ئاڵ و گۆڕە چەندە و چیەکە بەسەر نرخی دراوەکان داهاتوە. با پێکەوە بینەری ئەو بڕگەیەش بین. بینەرانی عزیز، دیارە بڕگەی یادەوەری بڕگەیەکی هەمیشەیە کە بە دڵنیاییەوە لای هەموو تاکێک گرنگە، بە تایبەتی لەوەی کە لە ڕابردوودا لەم ڕۆژەدا چی ڕووداوە. با پێکەوە
بینەری بڕگەی یادەوەری بین بزانین لە 39 ساڵانی ڕابردوودا چی ڕوویان داوەکە بە تایبەتی بۆ ئێمەی کورد گرنگ و جێگەی بایەخە. سێنۆی ساڵی 1260 سوپای مسلمانان بە سەرکردایەتی فەرماندە قەدز و مزەفەر سەیفەدین لە نزیک گوندی عینجالوت بە سەرسوپای داگیرکەری مەغۆل و تەتەردا سەرکەوتن و تەفر و تونایان کردن ئەو شەڕەش بە ناوی شوێنی شەڕەکەوە ناونرا عینجالوت. سێنۆی ساڵی 1936 لە دایکبوونی زەینە العابدین بن عەلی سەرۆکی پێشووتری وڵاتی تونس ناوبراویەکێک بوو لە دیکتاتۆر و ستەمکارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ساڵی 1970 بووە سەرۆکی ئەو وڵاتە و ماوەی 24 ساڵ لەو پۆستە مایەوە و چەندان گەندەڵی و بەهادەردانی مڵک و دارایی گشتی بەسەردا ساغ بوویەوە. سەرنجام لە ڕۆژی 14 ساڵی 2011 لەسەر دەستی شۆڕژگەڕانی وڵاتەکەی لە کورسی دەسەڵات دوور خرایەوە و ئەویش بەرە وڵاتێکی تر هەڵهات لەگەڵ هاوسەرەکەیدا. سێنۆی ساڵی 1998 بیل کلینتۆنی سەرۆکی پێشووتری ئەمریکا نامەیەکی ئاڕاستەی کۆنگرێسی وڵاتەکەی کرد دەربارەی بارودۆخی عێراق و گەلی کورد و داوای کرد گەلی کورد لەو ئابڵۆقە ئابووریە ڕزگار بکرێت کە لەلایەن ڕژەمی عێراقەوە خراوەتە سەری و سەری کێشاوە بۆ چەندین نەخۆشی جەستەی و کۆمەڵایەتی و سیاسی. سێنۆی ساڵی 2013 کردنەوەی کتێبخانی گەورە و بەناوبانگی بێرمینگهام لە وڵاتی بەریتانیا کە گەورەترین کتێبخانی شارەوانی بوو لە وڵاتەدا. کتێبخانەکە لە سەرڕوبەری 33500 مەتر چوارگۆشە بنیاد نراوە. وەک ئاماژەمان پێکرد تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژیەم ڕۆمان قسەکردنە لەسەر یەکپۆشی لە قوتابخانەکان کاریگەریەکەی و ئیجابیاتی بە تایبەتی وەروەها ڕێنمایە تایبەتەکانی پەروەردە بۆ ئەوەی کە قوتابیان چه جۆرە ڕەنگێک بۆ جلوبەرگەکەیان هەڵبژێرن لەکوێ ئەم جلوبەرگەیان دەستکەوێت قسە و گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر ساڵح سەرپەرشتیاری یەکەم لە یەکەی سەرپەرشتیکردنی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی. مامۆستا گیان بەخێر بێ سەر و سەرچاومان. سپاس بۆ بەرنامەکەتان بۆ پەیامی ڕۆژ بۆی بتوانین لەڕێی ئەم بەرنامەیەوە بۆ خوێندکاران و قوتابیان بۆ کەس و کارەکانیان ڕوونکەینەوە کە یەکپۆشی چییە، ڕێکپۆشی چییە، هەردووچیان هەردوو چەمکەکە دوایش سوودەکانی بۆی بتوانین هەمومان پابند بین پێوەی. زۆر باشە مامۆستا، من سەرەتا زانیاریەک هەیە گەر پێچەوانە بوو یاخود ڕاست نەبوو شتوانی بۆم ڕاستکەیتەوە بۆی کە دایک و باوکان زیاتر ئاگادار بن کە بۆ ئەم ساڵەوە بڕیارەی کە دەرکراوە بۆ یەکپۆشی قوتابخانەکانەوە دەبێت جێبەجێ بکرێت ڕەنگی جلەکان بەم جۆرە دەبێت جلوبەرگی باخچەی منداڵان بۆ کچ کراسی پەمەیی تەنورە یان پانتۆڵ دەبێت ڕەنگەکەی ڕەساسی بێت بۆ کوڕ دەبێت کراسی شین و پانتۆڵی ڕەساسی بێت بۆ قۆناغی یەکەم تا 6 بۆ کچ تەنورە یاخود پانتۆڵی دەبێت ڕەساسی و دەبێت کراسەکەشی سپی بێت بۆ کوڕ پانتۆڵی ڕەساسی و لەگەڵ کراسی سپی. قۆناغەکانی 7 بۆ 9 کچ دەبێت تەنورەیان پانتۆڵی نیلی و لەگەڵ کراسی سپی بێت بۆ کوڕ پانتۆڵی نیلی و لەگەڵ کراسی سپی واتە هەردووکیان هاوڕەنگ دەپۆشن لە 7 بۆ 9. ئامادەیی لە قۆناغی 10 بۆ 12 بۆ کچ تەنورە یان پانتۆڵ دەبێت ڕەش بێت لەگەڵ کراسی سپی بۆ کوڕیش دەبێت پانتۆڵی ڕەش بێ یاخود ئەگەر کابۆ بوو لەگەڵ کراسی سپی. پۆشینی جلوبەرگ یا یەکپۆشی بۆتە بڕیارێکی ئیجباری و دەبێت هەموو خوێندکارێک پابند بێت پێوەی. مامۆستا ڕەنگانە تەواو بوو؟ تەواو بوو بەڵێ تەواو بوو. مامۆستا جیاوازیت کرد لە نێوان ڕێکپۆشی و یەکپۆشیە ئەم دوو دەستەواژەیە بۆچی جیاوازیت کرد ڕێکپۆشی چییە و یەکپۆشی چییە؟ بڵێ دیارە ئێمە لە کاتی ژیانی ڕۆژانەماندا چی وەکو ئەو ئەرکەی جێبەجێیەکین لە دامەزراوەیەک یان لە فەرمانگەیەک چی وەکو ئەو وەرکانی تری ژامان کە جێبەجێیەکەین لەوانەیە لە ناو ماڵدا بۆ نمونە لەوانەیە لە سەفەرێکدا لە بۆنەوە ئاهەنگێکدا کامەواکە کە تۆ جلوبەرگەکانت دوابێ ڕێکپۆشیشی پێوە بێت ینی بۆ ئەو بۆنەیە بۆ ئەو مناسبەتە بۆ ئەو دەستگایە بۆ ئەو ڕۆژە بۆ ئەو کاتە بگونجێ کەوەکرێ ئەو یەکپۆشیە کەوا بێت ئەو جلوبەرگانە معقولێتیشی پێوە بێت ئەوە کە پێوتێ بڵێن ڕێکپۆشی هەنی جلوبەرگەکان گونجاو بێ بۆ ئەو کارە بۆ ئەو شوێنە بۆ ئەو مەبەستە. مەسلەی یەکپۆشیش ئەوە کە پێڵێن بە عەرەبەکەی زەی موحەد ئەوە لە کۆنەوە
جێبەجێ کراوە هەم لە عێراقیشدا هەم لە زۆربەی بڵێ وڵاتانیشدا لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکاندا ئەوەی کە لە بواری پەروەردەیە زۆر پێشکەوتون هەر لە یابانەوە هەر لە کۆریاوە هەر لە مالیزیاوە هەر لە وڵاتانی دەوروبەری خۆمان لە ئەردەنەوە لە بیگرا لە کوێتەوە لە سعودیەوە لە تورکیاوە لە وڵاتە ئەوروپیەکان زۆربەی زۆری ئەم یەک پۆشیە جێبەجێ کرێت ئەوش دیارە کۆمەڵێک مەبەستی لە پشتیان کۆمەڵێک ئیجابیاتی هەیە کە بۆیە ئەو بڕیارە دراوە لێرەش زۆر باشە ماڵسا لە ئێستادا با لەوێەوە دەست پێ بکەن چی دێنەوە سەر ئیجابیاتەکە و ڕێنمایە تایبەتەکان بۆ دایک و باوکان لە چەند ڕۆژی ڕابردووە هەندێک فرۆشیار گلەیان دەکردەوەی کە کێ جلوبەرگ دەفرۆشرێ ئایا هەموو کەس ئازادە ئەم جۆرە ڕەنگە جلوبەرگانە بێنێت و بیفرۆشی یاخود قوتابی ئازادە لەکوێ ئەم جلوبەرگانە بکڕێت بەڵێ دیارە کە ئەم بڕیارە وەختی خۆی کە دەرکرا وەزارەت دەری کردووە ئیستیشارەی بە کۆمەڵێک پسپۆر کردووە لەو بارەدا بۆ نمونە لە کاتی دەستنیشانکردنی هەم ڕەنگ هەم شێوازەکەی بۆ نمونە ئیستیشارە بە دکتۆری چاو کرابێت بە تۆژەری بڵێن دەرونی کرابێت تەنانەت بە ژووری بازرگانیش کرابێت بۆڵێن بۆ ژووری بازرگانی بۆی بتوانین ئەو قماشانە ئەو ڕنگانە چەند لە بازارەکاندا هەیە کولفەکەی چەندە چەندی تێچێ بۆی بەکەمترین کولفە بتوانێت کە سوکاری تەلەبە بیکڕێت ئەو جۆرە قماشانش کە ئەو ڕنگانی کە باست کرد جەنابەت هەم لە یاساکە هەیە ئەو ڕنگانن کە باون و لە بازارە زۆرن یعنی ئەو ڕنگانن کە ئەوە نین کە زۆربەی کۆمپانیەکانی جیهانی ئەو ڕنگانە بەرەمەهێنن ئەو نیە ڕەنگەشی وای تێدا بێ کە بڵێن بە دەگمەن بیان بە ئاستەم بڵێن دەستی کە سوکاری تەلەبە بکەوە بۆی ئەو ڕنگانش دەستنیشان کراوە بۆی کە بە ئاسانی کە سوکاری تەلەبە لە بازارە چنگی بکەوە ئایا چۆن کە سوکاری تەلەبە ئەم جلوبەرگە بکڕێت یان چۆن دەستی بکەوێت ڕەنگەکان دیاری کراوە کە سوکاری تەلەبە سەرپشک کراوە خۆی بۆ نمونە خۆی کە سوکارێکی خەیاتە بۆی ئەدورێت ئەچێت لە بازارە لە شوێنێکەوە ئەی کڕێت لە شوێنێکی دیاری کراوی کڕێت دیارە ئەم کام ڕنگانش ئەم یەک پۆشیەکە ئەو بڵاو کراوەتەوە چەند مانگێکیش لەمەوە پێش تقریباً 5-6 مانگە بێت کە ئەمە هەمووی بڵاو کراوەتەوە و بە هەموو خوێنگاکان پیان وتراوە ئەمە واکات کە بازرگانەکانیش بازاریش بگەڕن بە دوای ئەم جلوبەرگانەدا بە دوای ئەم ڕنگانەدا دەنگۆیەکە بوو کە گوایە هێنان و دوورین و دابشکردنی ئەم جلوبەرگە دەدرێتە کۆمپانیا هاوشێوەی بەشێکی تر لە ژیانی ڕۆژانەمە هەر لە عالیزە نووسیەوە هەم لە تەنانە زۆر شتی دیکەوە ئایا ئەم دەنگۆیە تا چەند ڕاستە و نەخێر و دەنگۆیە وان نیە بەنووسراوی وەزارەت بەنووسراوی بەڕێوەتی گشتی پەروەردەی سلێمانی بەنووسراوی پەروەردەی ڕۆژهەڵات و خۆمانۆکو پەروەردەی خۆمان هەموو سەرجەم قوتابخانەکان ئاگادار کراوەتەوە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ هیچ کۆمپانیایەکە جا کۆمپانەکە چی گەورە بێت چ بچووک بێ نابێ هیچ پەیوەندیەک هەبێت بڵێن لە دیاریکردنی ئەوەدا هەچ بەڕێوەبەرێکیش لەگەڵ هەچ کۆمپانیایەک لەگەڵ هەچ مۆڵێکە شەرنیە کۆمپانە بێ لەوانێ مۆڵێک بێ لەوانێ دوکانێک بێ نابێ دیاری بکە کە بڵێ لە فلانە شوێن لە فلانە دوکان لە فلانە کۆمپانیا یان ئەبێ فلانە مۆدیل بێ فلانە ئەوە بێت ئەوانە هەمووی قەدەغەیە لە هەر شوێنێکی هەچ بەڕێوەبەرێک هەچ قوتابخانە پابندی ئەمە نەبێت سزاش بۆ بەڕێوەبەرەکە بۆ قوتابخانەکەش دانراوە هیچ مەرجێک لە یەکپۆشی یاخود لە ڕەنگەکاندا هەیە لەوەی کە بۆ نمونە ڕەنگە کچێک باڵاپۆش بێت ئایا جیاواز بێت لەوەی کە بۆ نمونە پانسۆڵ یاخود تەنورەیەکی کورت ئەگەر لە پێ بکات ئایا جیاوازی لەمەیە چۆن کراوە هیچ جیاوازیەکە یا یەکپۆشیەکەی دەتوانێت ڕەنگێکی تایبەت بێت بەڵێ دیارە ئێمە خۆتانزان لە جیهاندا لە میدیاکانەوە زۆر جۆما لەوانە بووە لە فلانە وڵات لە فلانە شوێن دەربارەی باڵاپۆشی و ئەمانە لە فلانە جامیعانیان هێشتووە بچێت ئەو خوێندکارە پابندی ئەوێ بێ ئەمە ئەوانە چارەسەرەکات ئەم یەکپۆشیە دیارەگە و یەکپۆشیە نەبێت کەواتە خوێندکار سەربەستە چی لە بەرەکات چۆن خوێندکارە سەربەستە بۆ نمونە جلوبەرگەکانی کورد بێت یان تەسک بێت یان بە شێوە لە شێوەکان خوێندکارەکەیتیش سەربەستە بۆ نمونە کە حیجابێ بکا بۆ نمونە بەڵام کە ئەم یەکپۆشیە هاتە ئاراوە ئەوانە ناهێڵە ئەو خوێندکارە ئەبێ پابندی ئەوە بێ بەڵام پابندەکە چۆنە ئێمە ناڵین بۆ نمونە جلوبەرگی قوتابخانە یان خوێندگاکان هەر لە باخچەوە هەتاکو ئامادەی ئەبێ ینی وابێ ئەو جلوبەرگە کە ئاسانکاری بدا بە خوێندکارەکە بە جوڵی بە هەڵس و کەوتی ئەو خوێندکارانشی کە بۆنە لەوانەیە باڵاپۆش بوون ئێمە وتمانە تەنورە قەچێکە با تەنورەکەی درێژ بێت بۆ نمونە بەڵام بۆ نمونە بڵێ یان لچکێکەکە قەچێکە با لە چی خۆی بکات بەڵام بۆ نمونە لەوانەیە بە شێوە لە شێوەکان
ئەمە ڕێگری نییە بەڵام ئەو خوێندکارە بێ پابندی ئەو بەڵام ڕەنگە ڕەنگی لەچکی شتانێک لایی بکردایەتەوە جوانتر دەبێت جا ئەوە بێ بە ڕێنمایشتی بێ دیارە ئێمە جلوبەرجی هاوینەمانێ جلوبەرجی زستانەشمان هەیە دیارە بۆ زستانە کۆمەڵێک ئێستا باسی کراس کراوە پانتۆڵ کراوە بۆ نمونە خۆتانەبین لە زستانە پێویستەکە کە بلوز لەبەرکە پێویستەکە قەمسەڵە لەبەرکە پێویستەکە بۆ نمونە ئەو باڵا پۆشەکان بۆ لە چکێک بکات یعنی ئەبێ بگونجێت ئەوە کرێت دوایی بە ڕێنمایی یەک بڵێن دوای ئەوە دابەزێت بەڵە زۆر باشەوەسە ڕێنمایی تایبەتان بۆ دایک و باوکان چی هەیە لەکوێ چه جۆرە قوماشێک بکردن چکە زۆر جار دەبینین لە دوای دووسێ مانگ قوتابیەک شێوازی قوماشی جلەکەی ینی هێندە ناشرین دەبێت ڕەنگە بە هاوات بخوازی لەوەی کە بەدڵی خۆی جلوبەرگەکە لەبەر بکات تا و کاتی لەبەرەوەی کە هەمان ڕەنگە توانای دارایی دایک و باوکەکەشی ئەوەندە بوو بێت کە لەو قوماش ئەرزانەی بۆ بکڕێت دیارە ئەو ڕنگانەوە ئەو شێوازی کە دانراوە ئەبێت دراسێکراوێ پێشتر ڕەنگی سپی دانراوە ئێمە پێویستەکە کە خوێندکار هەر لە بڵین باخچەوە هەتاکو وەگاتەوەی خوێندتەواکات کە گرنگی بە پاک و خاوێنی بدا خۆشمازان ڕەنگی سپی بە زووی پیسە بێت کەواتە بێ خوێندکار ئەوە بەرنامەکە بۆ ئەوەیە کە لە ڕێی ئەو لە سپیەوە بۆ نمونە لە ڕێ ئەو کراسە سپیەوە کە خوێندکار وا لەکەین کە گرنگی بە پاک و خاوێنی خۆی بدات ینی ئەوەش ئەوە ئاگەێنێت کە هەم دایک و باوکە هەم خوێندکارەکە ئاگیان لەوە بێت ئەو جلوبەرگانە لە بازارە زۆرە ینی ژمارەیەشی زۆر هەیە ئەو ڕنگانن کە بە ئاسانی دەستیانەکەوێت ئەو ڕنگانن هەم پارەکەشی بڵین کەمە ئەو کولفەی کە بۆ کڕینی کەمە ئێمە هەموو شمازای هەموو مناڵمان هەیە بڕوان ناکەم مناڵێ بە کراسێک و پانتۆڵێ بتوانێت ساڵەکە بەڕێکات کەواتە بێ بەدیلی هەبێت بۆ نمونە لە جاتی کراسی دوو کراسی هەبێت لە جاتی پانتۆڵێ دوو پانتۆڵێ بەڵام کە ئەچنە ئەو شوێنانی کە ئیدورن جا هەر لە ماڵی خوانە لە خاتەکەی دراوسیانە چێ لە بازاڕی کڕێت ئەو جلوبەرگانەوێت کەم و ڕێح بێ ینی بۆ خوێندکار ئێمە مەزانی خوێندکار ئەجوڵێت ڕاکات وەرزشەکات ئەماکات ئەجوڵێت کە جلوبەرگەکەی تەسک بێ بۆ نمونە لەوانە زوو ئەو پانتۆڵە بدڕێ ئێمە خۆمازای مۆدیلی ئێستا مۆدیلی سەردەم ڕوو لە تەسک بوونەوەیە پانتۆڵەکان هەم مەتاتیە هەم نازام چی ئەمەیە ئەوەیە بەڵام ئەوانش بەدیلی هەیە بۆ نمونە ئێمە کە ڕەنگەکانمە دیاری کردووە لەوانەیە کاو بۆشە بێ بەڵام بەمەرجێ ئەو کاو بۆ کەتان و ئەو قماشانە سادە بن ینی بۆ نمونە لۆگۆیەک ئارمێن و سینەک شتی شەمی لەسەر نەبێ سوودەکان من ویستم باسی سوودەکانی ئەم یەک پۆشێ بکەم کە چەند سوودی ئەبێت بۆ منی شێلەوانە کە ئەوە کە ئەو جیاوازت چینایە تێمان نامێنێت ینی بۆ منە خوێندکارێکی دەوڵەمە خوێندکارێکی هەژار خوێندکارێکی مام ناوەندی خوێندکارێت توانایی نییە بە کەیفی خۆی بچێت لە بازار جلوبەرگ بکڕێ بەڵام ئەم جلوبەرگەکە بوو بە ستاندارد لە بازارەکانە زۆرە بێ کۆمپانەکان چێبڕشیەکەن لەسەوەی کە زۆرترین لەم بەرهەمانە بێنە ناو بازارەوە یعنی کەواتە نرخەکەشی دابەزێت یعنی ئەوەی شێ لە سوودەکانی دێشی لە سوودەکانی تری ئەوەیە کە وای لێکات کولفەی ئەو شتەکەم بێتەوە هەرزان بە هەرزان دەستی بکەوە یەشێ لەوانە کە ئێمە گرنگمانە لایەنە پەروەردەکەی مەسەلە پابند بوونە ئێمە خۆمان زۆر جا باسی دیموکراسیەت دەکەین باسی ئازادیەکەین بەڵام کێشەمان لەوانەیە ئەو کێشەی شەوتۆ نەبێت تا حەدێکی دیاری کرا و ئازادی و دیموکراسیمانە بەڵام پابند بوون بە ئازادیەکانەوە نیمانە ینی تاشێکی کوردمان فێر نەکرەوە کە چۆن پابند بێ بە ئازادیەکانەوە ئەو چوارچەوەی کە هەیەی نەی بەزێنێ ئەمەش یەکەلەوانە کە خوێندکاوا لێکا پابند بێت ئێمە نامانێت سیستمەکە بکەین بە سیستمێکی پۆلیسی و ئەسکەرتاری ئەمانە ئێمە لەگەڵ ئەوانین لەگەڵیان کە خوێندکاریش ئازادی هەبێ بەڵام لەو سنووری کە ئازادی دیاری کردووە ینی ئەو وای لەکا کە خوێندکار پابند بێت خۆتانە بینین لە زۆربەی ڕێکخرا و دام و دەستگا و ئەوانە سێرەکەی ئەو خوێندکاران ئەو خەڵکی کە ئەوێ بەکارێنێ پابندە بۆ جلوبەرگەی ئەوێەوە جا جلوبەرگەکە بۆ نمونە ئێوە خۆتان زایمە بڵێن کاتێکە چین بۆ وەرزش خۆ ناکرێت بە جلێشی ئەتیادی و چین بۆ وەرزش کاتێکە چین بۆ سەر شاخی خۆ ناکرێت بە پێڵای پاژنە بەرزەوە یان پێڵاوەکە ڕێح نەبێت بڵێ مامۆستا زۆر جار کچان وە لە ئێستا شاکوڕان کۆمەڵێ لە جوانکاری و خشل و زێڕ و یان بوونە مادەکانی دیکە کوڕ ملوانکە کاتە ملی و مستی لەو ئەڵقە و یا کچ بۆنە زۆر حەزەکە قژی بە جۆرێ یا بوونە ئەو شتانی کە قژی پێڕاگیرەکە لە ڕەنگی قژەکەشی تا دوایی کۆمەڵێ شدەن ئایا هیچ ڕێنمایی یەکتان ئەمساڵ بۆ ئەم شتانە هەیە ئەو ڕێنمانە هەر کۆنی ژەر هەبووە خوێندکار بڵێن کاتێک چێتە ناو قوتابخانەیەکەوە بۆ ئیشێکی تایبەتیە چێ کە پرۆسی فێربوون و فێرکردنە ینی ئەمە کاتی سەردانێک نییە کاتی بۆنە ئاهەنگێک نییە بە تایبەتی خۆی بۆ بگۆڕە جلوبەرجی ئەوێ لەبەرکات بۆیە کەواتە پێویستەکە هەم خوێندکار هەم مامۆستاش
هەم ئەو کارمەندانی کە ئەو ڕێکخراوە ئەو قوتابخانەیە جا قوتابخانەکە لە باخچەوە بێت تاکو ئامادەی پەیمانگایەک بێ پێویستەکە کە پابەندی ئەوانە بێت بۆ نمونە دەربارەی ئەو خشڵ و ئەو جوانکاریانە و بۆ نمونە مکیاج و بۆ نمونە ئەوانە قوتابخانە هەموو شوێنی مۆدلگەرایی بەڵێ بە هەموو شوێ قەدەغەیەوە تەنانەت ئێمە بۆ نمونە خوێنکار هانە دەین کە تەنانەت جێڵیش نەدا لە سەری خۆتان زان کە جێڵ بە بەردەوامی درا لە سەری مناڵ ینی بە مروری زەمن وای لە کات کە قژی بڕوتێنێتەوە قژی لاواز کات بۆ ئێمە ئەو ڕێنمانە هەم بۆ خوێنکارکەم بۆ کە سوکارەکە کاڵین خوێنکار با بە پاک و خاوێنی بە جلوبەرجێکی سادی پاک و خاوێنەوە بێتە قوتابخانە جا چ کوڕ بێت چ کچ بێ خۆتان زان ئێمە مەسلەی خشڵ بە هەموو شێوەی قەدەغەیە جاچی بۆ کچەکە بێت چی بۆ کوڕ ئەمە ئەوە نییە پابند بێ هەر بە کچەوە چکە من بە حکمی ئەو تەجوبەی کە هەم وەکو بەڕێوەری قوتابخانەش بووم پێشووتر ینی زۆریش لە قوتابیانی کوڕیشم بینیوە خشقلیان پێبووە مستیلی پێبووە ملیۆنکەی لە ملا بووە بڵین تەسبیحی پێوە شتی پێ ئەوانەی پێوانە هەمووی قەدەغێ بۆ کچەکەش بە هەمان شێوە مەسلەی گوارە و مەسلەی ملیۆنکە و مەسلەی مستیلە و نینۆک درێژکردنەوە و ئەم شتانە هەمووی قەدەغەیە لەبەروی ئەوە بۆ ئەو ئیشیکێت ئیشی پێویستی بۆ کەلوپەلو بۆ ڕازانەوە نییە لەوێ پێویستی بەوەیە کە پابندی یا ساوڕێستەکان پێویستی بەوەیە کە لە پۆلا ژێڕایاڵی مامۆساکەی بێ گوێ لە مامۆساکەی بگرێ بەشداری چارەشیەکان کا بۆی بتوانێت ئەو زانست و زانیارێ بە ئاسانی فێر دیار هاوکاران ماماژە بۆ دەکەن کە خەڵکێک پەیوەندی کردووە لەسەر حیجاب ئەگەر بکرێت زیاتر ڕوونکردنەوە بدەی ئافرەتێک کە باڵاپۆشە چۆن دەبێت پابند بێ بەم ڕێنماییانەوە ئایا ئەمە ڕێگری دەکات لەوەی کە بە باڵاپۆشی خۆی بمێنێتەوە نەخێ ڕێگری ناکەم و تومانە بۆ نمونە ئەوانە کە زیاتر لە قۆناغی حەوتبوون و بۆ ئامادەکانە هەن لەبەروی مناڵەوانێک لە قۆناغەکانی 1 بۆ 6 لە باخچە ئەوەی التزام بە بینەوە نەکات لەبەری لە تەمەنەکەی گونجاو نییە بۆەوە بەڵام مەسەلی کە ئێماڵین تەنورە ئێمە خۆمان ئەزانین کە تەنورە توانێت تەنورەکەی درێژکاتەوە تا سەر قاچەکانی هیچی دیار نەبێت بەڵام بۆ نمونە کە من ئەوە ناتوانم ئەو بڕیارە بم لە جیاتی وەزارەت بەڵام ئەو شێوازی جلەکان دیاری کراوە شێوازەکان دیاریکرانی بۆ نمونە ئەو بێت بۆ نمونە مانتۆیەک گین بکات یان شتێکی تر من ئەوە نازانم ناتوانم ئەو بڕیارە بم بڵێم ئەوە قەدەغەیە یان ڕێپێدراوە بەڵام لە بەپی یاساکە و بەپی جلوبەرگەکان کە دیاری کراوە لە تەنورە بەڵام خۆشمازانێت توانی تەنورەیەکی درێژ لە بەرکەی کراسێک احتیادی هەموو لە شدا پۆشە بۆ نمونە بەلچکەکە توانێت ڕێنمایەکان لە ئێستەیە فراغیان هەیە لەوەی کە قسە لەسەر حیجابی درێژ نەکراوە لە ڕێنمایەکانە ئایا ئەتوانێت بیپۆشێت یاخود ئەوە من ناتوانم ئەوە لە جیاتی وەزارەت و لە جیاتی ئەو قسەی لەسەر بکەم بەڵام ئەوە ناتوانم ئەتوانێت ئەو خوێنکارە کە هێتە قوتابخانەوە جلوبەرگەکەی لە ڕووی شرعەت و لە ڕووی دینی ئیسلامی و گونجاو بێ ینی بڵین ئەوە نەکات کە دڵی یان بۆ نمونە وا هەستکا کە ئەم جلوبەرگە لەگەڵ ئاینەکەیان ناگونجێ لەگەڵ مەبادیەکە ئێمە هەر ئەوە شمانێکەکەنە کەسی تریشمانەیە لەوانێ بڵێ ئەمنیش وەکو وینێکی قەومی بڵێ من کاکە بەجلی کوردیوەیەم بۆ قوتابخانە ینی ئەوە ئەو دەرگایە کرێتەوە کە هەچ کەسە بیە بە کەیفی خۆی ئەو جلوبەرگەی ئێوە لەبەری بکە یعنی کە تۆ ڕێددا بە ئەمفی ئێ و ئۆفیە کەواتە تۆ یەک پۆشیەکەت وەکو پێویست ناتوانانی جێبەجێ بکەیت بۆی هیوادارم ئینە بدۆزرێتەوە بۆ ئەوانە کە بتوان جلوبەرجێکی وا بێت کە گونجاو بێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر باش ئاماژت بۆ کرد کە هەڵبژاردننی ڕەنگەکان لە ڕێگەی خەڵکی شارەزا بە تایبەت دەرووناسانەوە بووە ئەم ڕنگانە تەنها لەسەر پاک و خاوێنی هەڵبژێرداون بۆ نمونە کە سێری باخچەی ساوایان دەکەی کراسی پەمەیی لەگەڵ پانتۆڵی ڕەساسی باش ئەمە دیار ڕەساسیەکە چڵپشتی پێوە دیار نیە و مناڵە و ڕەنگە هەرواجی زۆر بکە و خۆی پیسکە ئایا لە ڕووی دەرونیەوە تەرکیز کراوەتە سەر ئەم ڕنگانە کاریگەریان چۆنە بەڵێوەکو پێشتر کە باسم کەوتم لە دیاریکردنی ئەو ڕنگانەدا ئەبێت دەروونناسی تێدا بوو ئەبێت دکتۆری چاوی تێدا بێت چکە خوێنکاری وەمان هەیە لەوانە 6 ساڵ 7 ساڵ لە ناو قوتابخانەکە لە ناو پۆلەکەیدا لەگەڵ ئەو ڕنگانەیە ئین بێت ئایا ئەو ڕنگانە تا چەند تەسی لە چاوەکات چاو هیلاکات بۆ منە لە ڕووی دەرونیەوە بۆ ڕەنگی ڕەش تا چەند ئەگەر بۆ منە مناڵێکی باخچە ڕەنگی ڕەش لەبەرکات لەوانێت تەسیرێکی سلبی لەسەر دەرونی دروستکات بەڵام بۆ ئامادەیەکە کە خوێنکارەکە گەورە بۆ لەوانێ ئەو تەسیرە دروست نەکات ئەبێ دراسی ئەوانە کرابێت ئەبێ دراسی ئەوانە هەمووی کرابێت چکار ڕەنگ خۆتان نەزانن یەشێکە لەوانەیە هەم تەسیری لەسەر دەروون هەیە هەم لەسەر چاویش هەیە زۆر باشە مامۆستا دوایین ڕێنمایەگەر هەتان بێ بۆ دایک باوکان جارێکی تر بۆ نمونە هەمان ڕەنگە کابرا هەبێتی یەک دەستجلی بۆ بکڕێ بۆ بەیانێکە ڕەنگە بە پیسپۆخلی بێتەوە ئایا
ئەو ڕێنمایانە تایبەتانی کە هەتانە بۆ دایک و باوکان بۆ ڕۆژی داهاتوو بە پاک و خاوێنیەوە بینێرێتەوە قوتابیەکانی ئەم ڕێنمایە تایبەتانە چین وهروە قسێکیش لەسەر مۆبایل لەگەر بکرێت لایەن خوێندکارانەوە بەکار بێت. بەڵێ دیارە ئەو گوڵانەی کە یەنە ناو قوتابخانەکان ئەو جگەرگۆشانەی کە ناو قوتابخانەکان ئەمە نوێنەری خێزانەکانن بۆی ئێمە ڕێنمایان بۆ دایک و باشی خوێندکار ئەوەیە ئەو نمونەی کە توێنێتە نمونەی خێزانەکەتە یانی کەواتە نمونەیەشی جوان نمونەیەشی باش پێشکەشی قوتابخانەکە بکەم مەوەسم نمونەیەشی جوان چییە لە جلوبەرژیە لە پاک و خاوێنیە لە ئیلتیزامیە لە ڕێزگرتنی لە مامۆسا و لە دایک و باوکە ئەمە واکات کە دایک و باوک پابندی ئەوە بێت ئێمە ڕێنمایەکەمان بۆ مەسلەی ئەو جلوبەرگانە ئەوەیە کە دایک و باشی خۆشەویست بە تایبەتی دایکان لەبەرەوەی زیاتر ئەرکەکەکەوێتە سەر دایکانی خۆشەویست مناڵەکەت بە جوانی بە پاک و خاوێنی بنێرە بۆ قوتابخانە شەر نییە جلوبەرگەکە بۆ منە قژدانانێکە دەم و دانشتنیەکە یعنی ئەوانە هەمووی ضرورە کە بتوانێت کە سوکاری تەلەبە ئەمە ئەمینە جێبەجێ بکات بۆیە من هیوادارم دایکان نمونەیەشی جوان پێشکەشی قوتابخانەکان بکەن با لە قوتابخانەکان گلی ئەوە نێتە سەر بۆ نمونە گلی لە دایشی بکە بڵێ لە خێزانەکەی وانە بوو خێزانەکەی ئاو دیارە ئێمە مناڵ خۆتان زانن مناڵ بە پێی تەمەنەکەی بە پێینەکەی ئەجوڵێت لە ناو قوتابخانەکانە لە سەرجارەکە خۆڵمان هەیە بۆ نمونە لەوانەیە پاک و خایانی وەکو پێویست نەبێ ئەچێتە شوێنی مەرافقەکانە چێتە شوێنی ئاو خواردنە لەوانەیە وەکو پێویست نەبێ بۆیە پێویستەکە کە هەم ئێمە وەکو لە قوتابخانە ئەو مناڵە فێرکەین کە چۆن پاک و خایانی خۆی پارێزێ هەر لە ماڵیشۆ لە ڕێی دایکی واشیەوە ئەو ڕێنمانی بدرێتێ بەنسبەت مۆبایلەوە مۆبایل من حەزم کرد پێشەوە لەسەر مامۆستایان ژانە قسە بکەم چکە ئێمە ئەم یەک دوو ڕۆژێکە لە سۆسیال میداوانە کە ئەو کۆمنت و شتان ناخوێنەوە باسی مامۆساژە کرێت ئەی مامۆسا بۆ واناکات ئەی مامۆسا بۆ جلوبەرگەکەی وانە دیارە ئێمە وەکو بەپێی ئەوەی لە سیستم و لە یاساکانە هاتووە هەچ فەرمانبەرێکی حکومی کە لە دەستگای حکومیش هەبێ پابەندی ڕێکپۆشی بێت لەوێ باسی یەکپۆشی نەکراوە ڕێکپۆشیانی بۆ نمونە مامۆستایەک بۆ نمونابێ بە قات و بووین باخ و شەر نیە بووین باخێوێ بەزەوێ بە قات بە چاکەت و پانتۆڵە بۆ نمونە دەوام بکات بۆ نمونە مامۆستایەکی ئافرەت ئەبێ بۆ نمونە بە چاکەت و تەنورەوە دەوام بکات یعنی کەواتە بێت جلوبەرگەکەی ڕسمی بێ و گونجاوی ئەو شوێنە بێت لەوانەیە بۆی ئێمە بتوانین ئەم جلوبەرگە لە یەکپۆشی بکەین بە ڕێکپۆشی بە سەدرێک دایپۆشین بۆ نمونە مامۆساکە سەدرێک لە بەرەکەت سەدرێکە بۆ نمونە ئینی ئیشکردنی شێتی هەم بۆ نمونە لەوانەیە پیس نابێت بۆ نمونە لەوانەیە هەموو مامۆساکانیش لە زۆربەی قوتابخانەکان هەمانە سەرجەم مامۆسایان یەک جۆر سەدریان لەبەرەوە جێی دەستخۆشی و قوتابخانە بەڵام هەمویان نین بۆیە من هیوادارم مامۆساکانیش یان داوایان لێکین لێرەوە کە پابەندی ڕێکپۆشی بین لەوانەیە لە ئایندەدا منەوە نازانم لە ئایندەدا لەوانەشە بۆ مامۆساژ مەسلەی ڕێکپۆشی بێتە ئاراوە بەڵام تا ئێستا وەکو نەبووە بە بڕیار بەڵام مەسلەی ڕێکپۆشیەکە بێ مامۆساژ پابەندی ئەوە بێت پابەندیەوە بێت چۆن کە بۆ خوێندکاران و قوتابیان کەوتمان خشڵ و خۆڕازانەوە ئەمانە بۆ مامۆساژ نابێ بە شێوێک وابێ خۆی بڕانزێت کە بێ بۆی کە سەرنجی خوێندکارەکە بەلای خۆیان ڕاکێشێ بۆ زۆر بەکوتی لەسەر مۆبایلەکەش قسێکمان بۆ بکرێت مەسلەی مۆبایلیش بەکارهێنانی مۆبایل بۆ قوتابخانە قەدەغەیە هێنانی مۆبایل ینی خوێندکار ئیشی بە مۆبایل نییە خوێندکار تەمەنێکی دیاریکراوی خۆی هەیە ئێمە ڕاستە وای لاتۆ دنیاکە وای لاتۆ مناڵێک هەر لە سەرەتاییەوە داوای مۆبایل لە دایک و باوشیەکەات زۆربەی زۆریشمان هەیەە لەوانەیە مناڵەکانمان هەیان بێ بەڵام هیوادارین لە ناو نەیبن بۆ قوتابخانە لەبەرەوەی زۆر کێشەمان بۆ دروست لە ناو قوتابخانەکان قوتابێکە لە بیری چووە مۆبایلەکەی لە بیر چوو بڵێن لە جانتاکەیەتی لە کاتی وانە خوێندنەکە بۆ منەجەڕەسیشی بۆ دە ڕەفیقەکەی نیەوەکە مەسیجیشی بۆ نێرێ مەژغوڵیەکە لە دەرسەکەی خۆشتانزان ئەم سوسیال میدیا زەرێکی زۆری لە ڕووی کۆمەڵاتیەوە لە خوێندکار لە خەڵکی تریش داوە ینی بەکارهێنانەکەی ئەوانەی کە لە دوورە دەستەوە دێن بەتابەت لە لادیەکان لادەی سەر بە ناحیە و قەزاکانەوە لەبەروی کە زۆر جار ماوەیەکتر ڕۆژگار بەرەوکوتیەچێتەوە لەوەچە مەغریب تەواو بن ئایا هیچ ڕێنماییەکەیە کە لە ئیدارەی مەکتەبەکە مۆبایلەکەی دابنێ بۆ ئەگەر هەر شتێک بێ ئەکرێگەر ئەو هاوکاری بکرێ هاوکاریش کرامە زۆربەی بۆ قوتابخانەکان کە چین بۆ نمونە بەڵام ئەوش گرفتێ دروستەکە ینی ئەوە بە شێگنی لە قوتابخانە بەرپرسیارەتی ئەوە هەڵگرێ شوێنێک تەرخانکە بۆ ئەم مۆبایل و ئەم مۆبایلە هیچی ڕێنماییەکە مۆبایلەکەونەت سادە بێت مۆبایلی زیرەک نەبێت تا ڕسمی پێ بگرێت وڵی بەپێینەکان ئەڵێ بەکارهێنانی قەدەغەیە کاڵێ بەکارهێنانی کەواتیانی ئەو قوتابێ نەیباتە ناو پۆلەوە
ئیتر بە شێواز لە شوواکە خۆی سەرپشکە و مۆبایلات چۆنی بۆ نمونە لەوانەیە لە قوتابخانەکە یەک دوو خوێندکاری وامان هەبێ لای کارگوزارەکە دای ئەنێ لە لای نووسەرەکان دای ئەنێ بەڵام ئەوە ئیشی ئەوان نییە پارێزگاریوینی لە ئەو مۆبایلە بکەن خۆتەزا مۆبایلمان هەیە بای دەوەرەقێ و 12 وەرەقێ و 8 وەرەقێ و لەوانەیە تێکەڵایەک ڕووبات لەوانەیە دیارنەمانێک ڕووبات لەوانەیە سەر ئێشەیەکی هەیە بۆ ئیدارەکان لەبەروی ئەرچی قوتابخانە نییە پارێزگاری لە مۆبایل بکە. وەلە زۆر سپاس بۆ بەڕێزمەوە ساعمەر ساڵح سەرپەرشتیاری یەکەم لە یەکەی سەرپەرشتیکردنی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی سپاس بۆ بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ خۆشەویستان، تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە ئایا گەشتی حەج و عومرە کە دوون لە پەرستشۆ عیبادەتەکانی ئیسلام چ چێژێکی دەرونی و ڕۆحی بە مرۆڤەکان و بە گەشتیاران دەبەخشن. بێگومان نالی کە یەکێکە لە گەورەترین شاعیرانی کورد لەو ئەستەمبوڵەی کە ئێمە ئێستا خۆمانی بۆ ئەکوتین و قەرزی بۆ ئەکەین بچین، لەوێوە ڕوو دەکاتە پێغەمبەری خوا و دەفەرمێت: ئەی ساکینی ڕیاضی مەدینەی منەوەرە، لوتفێ بە من بکە و بفەرموو مەدینەی منەوەرە. کەواتە زۆر جار مرۆڤ لە پەنا کەعبە و گۆڕەکەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم ئارامیەکی دەرونی وای دەزەکەوێ کە لە هیچ پارچە و وڵاتێکی تری ئەم سەرزەویەدا دەستی ناکەوێ و هەر ئەوەشە کەوای لە تاکی مسلمان کردووە لە سەرانسەری جیهانەوە ساڵانە ڕووبکەنەوە شوێنە پیرۆزە و پارەیەکی زۆری بۆ تەرخان بکەن تەنها لەبەر ئارامی دڵ و دەروون.
بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە و ئەو گومانانە و ئەو قسە و قسەڵۆک و تۆمەتانەی کە لەلایەن بەشێ لە نەیارانی ئیسلام بە مەبەست و بێمەبەست بەرامبەر بە دروشم و ڕوکنی گەورەی حەجەکرێ و سەرفکردنی ئەو پارەی کە لەلایەن حاجیانی ماڵی خواوە سەرفەکرێ میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەلا ئیبراهیم نێرگزەجاڕی زانای ئاینیمان کردووە کە لە شاری هەڵەبجەی شەهیدەوە میوانی بەرنامەکانە مامۆستاگیان سڵاوی خوای گەورەت لێبێ و سپاس بۆ دەرفەتی کە بە ئێمەت بەخشی با ڕاستەوخۆ لێوە دەست پێ بکەم ئەو قسە و قسەڵۆکانەی کە بەرامبەر بە ڕوکن و دروشمی حەج ئەکرێن لەلایەن نەیارانی ئیسلامەوە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان درود و سڵاوات لە بۆ دیداری پێغەمبەری ئازیز و خۆشەویستی هەمووان سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێستان و سەرجەم بینەران و بیسەرانی ئازیز لە کەناڵی ئاسمانی پەیام سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ سەرجەم حاجیانی جیهان ئەم ساڵ بەشداریان کردووە زۆر بە تایبەتی حاجیانی هەرێمی کوردستان دیارە قسەکردن لەسەر پایەی پێنجەم لە پایەکانی ئیسلام کە بریتیە لە ئەنجامدانی حەجی ماڵی خوای پەروەردگار زۆر گرنگە ئێمە و هەمووان حاجی و هەموو مسلمانان ئاگادار بین کە قسەکردنە لەسەر پایەیەک کە جیا لە پایەکانی دیکە لە قورئاندا سوورەتێکمان نییە بە ناوی سوورەتی نوێژەوە یان زەکاتەوە یان ڕۆژووەوە بەڵام یەک سوورەتی گەورە و فراوانمان هەیە بە ناوی سوورەتی ئەلحەجەوە لە کاتێکدا لە ڕیزبەندی بوونیە الئیسلام و عەلا خەمسین لە ڕیزبەندی پێنجەما دێ بەڵام لە گەورەی و گرنگی و بەهای ئەم فەرزەدا سوورەتێک لە قورئاندا بە ناوی تەرخان کراوە کە لێرەوە دڵی مسلمانان ئارام دەکاتەوە دەمی نەیاران دادەخات سەبارەت بەوەی کە قسەکردنە بەرامبەر بە پایەیەکی گەورە و گرنگ لە پایەکانی ئیسلام کە بریتیە لە حەجی ماڵی خوای پەروەردگار. زۆر باشە مامۆستا کەواتە ئەگەر زیاتر لە ڕۆواجباتە ئاینیەکەوە دوورکەوینەوە بینە ناو ئەو چێژە تایبەتی کە تاکێک دەچێتە ئەوێ چه جۆرە چێژێکی پێدەبەخشێ بە تایبەتی دەبینی خەڵکێک هەیە پارەی بۆ کۆ ئەکاتەوە ڕەنگە لە وەکو واجب لەسەر شانی واجب نەبوو بێت هێشتا لە ڕووی بوون و داراییەکەوە بەڵام سیر دەکەی هەوڵی بۆ دەدا پارەی بۆ کۆ دەکاتەوە ڕەنگەش بێ قەرزی بۆ بکە بۆ ئەوەی بچێتە ئەوێ ئەو چێژەی دەستکەوێت کە لەوێ هەیە منەمەوێ قسە لەسەر ئەو چێژە بکەین ڕەنگە بە دڵنیاییەوە ئەوەی کە نەچوو بێتە ئەوێ جارێک نەچوو بێتە کەعبە یاخود مەدینە نەزانێ ئەو چێژە چۆنە ئایا ئێستا کە جەنابەت بە تایبەتی لە حەجی ئەم ساڵە بەشدار بووی ئەگەر بکرێ وەسفێکی ئەو چێژەمان بۆ بکەین بەڵام با سەرەتا لە مەدینە و ڕەوزەی شەریفەوە دەست پێ بکەین. دیارە بێگومان ینی جارێکی دیکە بەڕاستی پیرۆزبایی لەسەر جەم حاجیانی کوردستانەکەم لەو تام و چێژ و لەزەتەی کە خوای پەروەردگار بە هەموو لایەکمانی بەخشی بێت و دیارە بێگومان بەڕاستی حەجی ماڵی خوای پەروەردگار پێی دەوترێت ریحلەت العومر گەشتی تەمەن پێی دەوترێت ینی ریحلەت القلوب گەشتی دڵان ئارامی دڵان بۆیە پێی دەوترێت گەشتی تەمەن بەڕاستی چونکە ئەم گەشتەیە بەراورد ناکرێت بە هیچ گەشتێک کە هەر کەسێک لە ئێمە لە سنووری شار و وڵات و تەنانەت لە ئاستی جیهانیشدا گەشت دەکرێت چونکە ئەم گەشتە بەڕاستی چوونە بۆ دیداری ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم بنمونە چوونە بۆ بەشداریکردن لە جێگایانێک یان شتانێک کە نمونەی بەهەشتن لەسەر زەویدا بە نمونە کە بەڕێزت ئاماژەت بە ڕەوضە کرد لە خزمەتی ڕەسوول الله صلی الله تعالی علیه وسلم بەڕاستی هەر وەکو شاعیریش زۆر جوان دێڵێ بە تیکە تیکە بێ دڵێ کەنەی بێ ئیشتیاقی تۆ حیاتی من ویسالی تۆ مەماتی من فیراقی تۆ بێگومان پشتیان بەستن و پارەکۆکردنەوە و ڕێگابڕین بۆ چوونە مزگەوتێک کە نوێژێک یەکسان بێ بە هەزار نوێژ کە مزگەوتی ڕەسوول اللهە و یەکسان بێت هەزار نوێژەکە بە 2 ساڵ نوێژی خۆمان لێرە و چوونە نێو مابەینە بەیتی و مینبەری ڕەوضەة من ڕیاض الجەنە بەڕاستی تام و چێژی چوونە نێو ئەرزێک کە ڕەسوول الله بفەرمێ باخێکە لە باخەکانی بەهەشت بۆن و ئارامی و
ئاسوودەیی چاو بەبینینی محرابێک، بەبینینی منبەرێک، لە تەنیشتەوە ماڵ و لە هەمان کاتە گۆڕی ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام و لەو بۆ نەخۆشە و لەو شوێنە ئارامەدا ئەنجامدانی نوێژ و نزاو پاڕانەوە و چوونە خزمەتی قورئان، هەروەکو ڕەسوڵڵا خۆی دەفەرمێ ذاقە طعم الئیمان، کێ تامی ئیمانی چەشتووە، کێ ئاسوودەی ڕۆحی چەشتووە، من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا ورسولا. هەروەکو چۆن کەسێک بێبەش بێ لە ئیمان لە ئیسلام لە دینداری تام و چێژی ئیسلام نازانێ، بێگومانیش نەچوونە نێو ڕەوضە و نەبینینی مزگەوتی ڕەسوڵ الله صلی الله تعالی عليه وسلم خۆی بە خۆی وەصف ناکرێ. ئەوەشی کە بینیوێتی ناتوانێ وەصفێکی بکا شیاو بێ بەو ئارامیە بەو بۆ نەخۆشە، بەڵام تۆزێک نزیکترە لەوەی کە ئەلحەمدولله پەروەردگار فەضلی ئەوەی پێبەخشین کە ئێمەش وەکو هاوڵاتیەک بەشدار بین لە فەریزەی حەجدا و بچینە خزمەتی مزگەوتی ئازیز و ئەنجامدانی نوێشتیایدا و بەسەرکردنەوەی ئازیزان و خۆشەویستانمان بە تایبەتی سەییدونا ئەبوبەکر و سەییدونا عومەر خوای پەروەردگار پاداشی خێریان باتەوە. بەڕاستی ئەم ئارامی و چێژانەیە کە هەر کەسێک لە ئێمە ئێوەی ئازیز سەرجەم بینەران و بیسەران پێش لە گەشتی جەستەمان دڵمان گەشت دەکات. هەر کەسێک لە ئێمە بەڕاستی خەوی پێوە دەبینین، هەر کەسێک لە ئێمە تامەزرۆیانە هەمیشە لە هەوڵێوەداین کە دوور کات نوێژی مزگەوتی ڕەسوڵ الله بە تایبەتی لە ناو ڕەوزەدا بە نسیبمان بێ. بۆیە خۆشەویستان بەڕاستی تاموچێژی ڕەوزە هەتاوەکو نەچیتە ناوی نایزانی، بەڵام ئومێدمە ئینشاء الله ئەجر و پاداشتی ئەو خێرە گەورەیە و بینینی ئەو منبەرەیە کە دەفەرمێ منبەری عەلا حەوضی، بەڕاستی ژیان لەگەڵ ئەوەی کە تۆ منبەرێک دەبینی بەڵام منبەرەکە لەسەر حەوضە. کام حەوض؟ ئینا ئەعطەیناکە الکەوثەر فەصل لربک وانحەر، حەوضی کەوسەر. لەبەرەوە بەڕاستی تاموچێژی دیداری ئازیزمان، سڵاوکردن لە ئازیز و نوری چاوانمان، سڵاوکردن لە سەیدونا ئەبوبەکر سەیدونا عومەر بەڕاستی وێنا ناکرێ. ئەو ئارامی و ئاسوودەی کە کاتێک تۆ دەچیتە خزمەتی مزگەوتی ڕەسوڵ الله و دەچیتە خزمەتی قبری پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم کە تیایدا ڕەسوڵ الله نیشتەجێیە و سەلامکردن و سەڵاواتدان بێگومان تام و چێژێکی زۆر تایبەتی تری هەیە لە کاتێکدا خۆت لە خزمەتی مزگەوتەکە دای. ئێوە و سەرجەم بینەران و بیسەران شاد بن بە ڕەوضەی پێغەمبەری ئازیز صلی الله تعالی عليه وسلم. بۆچی هەمیشە نەیارانی ئیسلام لێ ناگەڕێن کە موسڵمانان مادەم ئەم هەموو چێژە دەرونی و ڕوحی و معنەویەیان دەزەکەوێت لە گەشتی حەج و عومرەدا، بۆچی هەمیشە بە قسە و قسەڵۆکەکانیان دەیانەوێت بە جۆرە لە جۆرەکان ئەمەیان لێ تێک بدەن؟ مەبەستمەوەی ئایا خۆیان بەم خۆشی و ئاسوودەی و معنەویەت نەگەشتون بۆیە ئازاری موسڵمانانەدەن یا پەیوەندی بە شتێکی دیکەوەیە؟ چونکە ئێستا زۆربەی زۆری شارەزایان دەڵێن ئیسلامۆفۆبیا لە ئەوروپا کە سەری هەڵداوە پەیوەندی بە ئارامی دەرونی موسڵمانەکان و پاراستنی خێزان و کایە کۆمەڵایەتەکەی موسڵمانانەوە هەیە و ئەوروپیەکەش کە بینێ موسڵمان لەم ئارامی دەرونی و ناخۆشی و تەبایی خێزانیایە پێی ناخۆشە کە خۆی بەم شێوەیە نییە. ئایا هۆکاری ئەمەی کە لە کوردستانە هێرشەکرێتە سەر دروشم و ئازادی موسڵمان لە حەجدا تەنها بۆ ئەوە گەڕێتەوە یان پەیوەندی بە شتی دیکەوە هەیە؟ بێگومان کاروانی حەج کاروانی پێغەمبەرانە عەلا نەبینا و عەلەیهیم الصەلاة وەسەلام کە ئێمەی مسلمانان و سەرجەم ینی بینەرانی ئازیزمان تۆزێک هەڵوەستە بکەین کە پەروەردگارمان لە وەصفی پێغەمبەراندا دەفەرمێ وەکەذالک جەعەلنا پێغەمبەران شایەتی کراون، مجرین، تاوانبار، خیانەتکار، ستەمکار، دژمنان و نەیارانی پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهیم الصەلاة وەسەلام هاتوون خێنیان بەردەوامی پێغەمبەران ژایەتی کراون، پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهیم الصەلاة وەسەلام هاتوون. زۆر باشە، دیارە لە ئێستادا گرفتێکمان هەیە ڕێستا و کاتی کە دەگەڕینەوە لای بە میوانەکەمان لە شاری هەڵەبجە دەمەوێت قسە لەسەرەوە بکەم بە دڵنیایی ئەوانەی کە دژایەتی یا با بڵێن پێیان ناخۆش لەوەی کە خەڵکێک سەردانی ماڵی خۆیان خود مەدینە یا مەکە بکات، یەقینم هەیەوەی کە ئێستا دژایەتیەکە دەکات ئەگەر تەنها بۆ جارێکیش سەردانی مەدینە یا خود مەکە بکات هەرگیز یا دەست لەو دژایەتی هەڵدەگرێت، چونکە
هەرچەند داوانی کە سەردانی کەعبەی یاخود مەدینەیان کردبێت بە دڵنیاوە ناشتوانی وەسفی ئەو چێژە بکەیت کە لەوێ دەست دەکەوێت. من زۆر جار خی گەورە جارێک بە قسمەتی کردوم لە عمرەیە بەشدارم، زۆر جار دەبینم ئەوانەی کە سەرقاڵی مەشروب خواردنەوەن بۆچی مەشروب دەخۆنەوە لە بەرەوەی کە بۆ ساتێک مێشکیان ئارام ببێتەوە، ئەگەرچی زیانێکی جەستەیش خۆیان سوور دەزانن زیانێکی جەستەیشیان بەردەکەوێت. بەڵام مسلمانێک کە دەچێتە مەدینە یاخود مەکە من باوەڕم وایە ئەگەر دەستکەوتێکی یان ئیمانی لە دوجاردا خێرێکی قیامەتی دەست نەکەوێت، ئەگەر تەنها بۆ ئەو ئاسوودەیە چەند ڕۆژەش بێت کە لەوێ دەستی دەکەوێت ئەو پارەی کە لە مقابلدا سەرفی دەکرێت کە ڕەنگە قسەی زۆری لەسەر بکرێت بۆ نمونە عەرەبستان سوود لەم پارەیە ببینێ ئەو قازانجی لەسەر بکە هەرچی هەبێ من باوەڕم وایە ئەوە دەهێنێت ئەگەر دەستکەوتێکی قیامەتی شت نەبێ خۆت بتوانانی لەوێ بەشدار بێت. لە ساڵێکی شادوو هێندەدا مەشروب و نێرگەلە بە دڵنیا وەکو وابێ هەر پارەکە لە بەرچاوی خەڵکیشەوە بسووتێنێت. تا من لە شوێنکە خوێنمەوەڵێ ئەگەر یەک کاتژمێر فیشک و چەک ڕاگیرێ لە دنیاە و مەیخۆری و مەینۆشی ئەوە بەشی 20 ساڵ ئاوەدانکردنەوەی ئەفریقا و فێرکردن و دروستکردنی قوتابخانە و چاپکردنی کتێبیانی 1 سەعات تەقاندن و چەک و کوشتار و شەڕ لەگەڵ مەینۆشیە 20 ساڵ دەتوانێت ئاوەدانی هەم لە بواری پەروەردە هەم فێرکردن هەم قوتابخانە دروستکردن لە ئەفریقای هەژار دۆستە. طبعاً ئەوەی کە ئێستا ئەم دژایەتیشی کە ئێستا دەکرێت بەرامبەر بە حەج و عەمرە ئیتر خوانێکیانی سواوە ئەم دژایەتی کردن چکە سیر دەکەی ئەوانەی کە وەڵام دەدەنەوە وەڵامێکی ئیجابیانەوە بەرگری لە حەج و عەمرە دەکەن بە تایبەتی ئەوانن کە ڕەنگە زیاتر کەسانێک نەبن لە بەرەی پابندبوون بە بنەمایەنی ئیسلامیەکانەوە. تەمان بێخودیش مامۆستاگیاندەی نەولای جەنابتان وەکو تەواوکاری شارەکەی جەنابەت بێخود دەفەرمێ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێتوهارەکە بەڕاستی هەر بیرکردنەوە لە خەیاڵی گەورەی و شکۆ و حرمەت و خۆشەویستی پێغەمەری خوا عیلاجی شێتوهارەکە وەکو بێخود دەفەرمێ بابێنەوە لای جەنابتان مامۆستا هۆکاری ئەوەی کە خەڵکێک خۆی لە نائارامی و ئاڵۆزی دەرونیا ئەژی و چاوی بە دەروون ئارامی و بە خۆشەویستی و خۆشنودی موسڵمانەکە هەڵنایە ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە مامۆستاییان؟ دیارە بەڕاستی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و مسلمانان بریتیە لەوەی ڕووگە ڕوانگەیان هەیە. ئایندەسازی یان بەرچاوڕوونی یەکێک لە تایبەتمەندیەکان کە مسلمان هەیەی نەیارانی ئیسلام و نەیارانی پێغەمبەران نەیارانی کاروانی پێغەمبەران کە کاروانی حەج و کاروانی پێغەمبەران پێکەوە گرێدراون نایانەوێ بەڕاستی مسلمانان لەم ئارامیەدا بن و نایانەوێ مسلمانان بەڕاستی لە بەرامبەر گەورەی پایەی پێنجەمی ئیسلامدا ئاسوودە بن چونکە بەڕاستی حەج پەیامی هەستانەوەیە، حەج پەیامی نوێبوونەوەیە، حەج پەیامی پاکبوونەوەیە، حەج پەیامی وەحدەتە، حەج پەیامی قووەت و هێزە، حەج پەیامی ژیاندۆستی و ئایندەسازی و ژینگە دۆستیە، حەج پەیامێکە بەڕاستی کە تیایدا تەوحیدی کەلیمە لەگەڵ وەحدەتی کەلیمە کە ئەم دوانە زۆر گرنگن. کاتە لێرەوە ئێمەی مسلمانان و حاجیان زۆر بە تایبەتی هەموو لایەکمان پێویستەوە بزانین کە ئەم دژایەتیکردنە لە پای ئەوەیە لەبەر ئەوەیە کە ئەو ئاسوودەی و ئارامیە نەگوازرێتەوە بۆ نێو ماڵەکان، نەگوازرێتەوە بۆ سەرجەم تاکی هاوڵاتیان بۆ خاتریەوەی کە بەڕاستی نەچن تامەزرۆ و چێژی عیبادەتێک بچێژن کە بەڕاستی لە دواییدا ناتوانن دەست بەداری ئەوە بن. بۆیە دەتوانم بڵم دژایەتێکە لەبەر خاتری قورئانە، لەبەر خاتری تایبەتمەندی پێغەمبەری ئازیزە صلی الله تعالی علیه وسلم کە هەر کەسێ سەرکردایەتی ڕەسوول الله علیه السلام بناسێ هەرگیزا و هەرگیز هیچ ڕێگا و ڕێباز و هیچ شخصێک بە قائید و سەرکردەی خۆی نازانێت کە بەڕاستی ئیقتیدای پێ بکات دین و دنیای لێوە وەربگرێ و بە دوا ڕۆژی لەوە وەربگرێ. دژایەتیکردنی ئەو قیبلەیە. مامۆستا مەلا عەبدوڵای مسلمانان بزانین کە ئەم دژایەتیکردنە تازە نییە و نوێ نییە، زۆر کۆنە. مامۆستا مەلا عەبدوڵای پەرخی دەفەرمێ کە ئێمە ڕێگا و ڕێبازی پێغەمبەران زیندوو دەکەینەوە کە پێغەمبەری ئازیزمان دەفەرمێ ئەها ئەوە شیوەزەر مامۆستا مەلا عەبدوڵای پەرخی دەفەرمێ بۆ یەکەم جار کە چاوم بە قوبە و منارەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا کەوت لە نێو پاسێکی 50 سەرنشینیدا ڕوزێتەوە لە پاسە گەورەکاندا دەڵێ قریشکاندم بەبێ لە جێگەیەکی دیکەدا دەفەرمێ 70 پێغەمبەر هاتوون پێکەوە حەجیان کردووە لە مزگەوتی خیف ماونەتەوە. کەواتە ئەم دژایەتیکردنە بۆ خاتر بەڵێ مامۆستا ئەگەر گوێت لە کەعبە و قیبلەیەکمان هەیە
ینی ئارامی بەخش ئامی حەقیقی شەڕیان دەکرد بەڵام لەبری ئەوەی بێن حاڵی بن لە دەستکەوتنی ئەم تام و چێژە دێن بەڕاستی لێرە و لەوێ قسە و قسەڵۆک دەکەن کە جگە لە ڕسوابوونی خۆیان و سەری خۆدان لە شاخی گەورەی ئیسلام هیچ شتێکی دیکە نییە گەشە و نەشونمای ئیسلامیشی تێدا بەدی دەکەن بە پشتیوانی خۆی پەروەردگار. مامۆستا ئەزمموی ڕوحی تۆ ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ شوێنە پیرۆزەکان بە تایبەت ڕەوزە و منارە و قوبەی مزگەوتەکەی پێغەمەری خوا یا کەعبە یا ئەشکەوتی ثەور یا هەر یەکێکی دیکە لەو شوێنەوارە پیرۆزانەی کە هەستت بە ئارامی دەرونی یا شنەی ڕۆحی خۆت کرد بێ کامە بوو ینی ئەزمموی تۆ چی بوو کە یەکەم جار ڕوبەڕووی ڕەوزەی پێغەمەری خوا مزگەوتەکەی پێغەمەری خوا ماڵی خوا بیتەوە لە شاری مەکەی پیرۆز؟ بەڵێ دیارە شێوازی گەشتەکەی ئێمە ڕاستەوخۆ بڵێن چوینە خزمەتی کەعبە ڕاستەخۆ چوینە کەعبە و چوینە مەکەی پیرۆز بەڕاستی کەعبەیەک ئینە ئەوەلە بەیتی وضع للناس یەکەمین ماڵی پەروەردگار بۆ مرۆڤایەتی کام ماڵێک کە بەیت العەتیقە ماڵی ڕزگاریە ماڵی ئارامیە تاموچێژی بینینی کەعبە تاموچێژی سیرکردنی یان دەستلێدانی یان سەلامکردن لە بەردێک کە خەڵاتی بەهەشتە تاموچێژی بینینی مەقامێک کە فيه آيات بينات مقام إبراهيم ومن دخله كان آمنا نجتناوي آرامي آسوديو شوق ماندو نبونو لبرچوني همو هلاكيو تنانت همو نخوشيو همو ناخوشيك هەست پێ ناکەی تاوکە و کاتێک کە کەعبە دەبینی تاوکە و کاتێک کە دەست دەکەی بە ئەنجامدانی تەوافێک کە پێغەمبەران عەلا نەبینا و عەلەیهیم السەڵات وەسەلام ئەنجامیان داوە و پێغەمبەرێکی ئولوالعەزم وەکو سەیدونا ئیبراهیم پاک ڕاگرتنی ئەم کەعبەیە و دەوری ئەو تەوافە و ئەو بەیتەی لە ئەستۆ گرتووە ئەن طەهیڕا بەیتیە للطائیفین بەڕاستی کەوتنە نێوانی مەقامی سەیدونا ئیبراهیم و کەعبە و ملتەزەم ئەم دیوی بەردەکە و دەرگای کەعبە و هەمووی جێک ئەلەمانە تەسەور ناکرێت کە ئینسان بەلاشە ینی بەڕاستی کە لێرەشی بەڵام ئێستا بە ڕۆح بە چاو بە ئارامی چاوت لەو دیمەنە و لەو مەشاهیدانەیە کە بەڕاستی دەیبینی کە سوڕانەوەیە بە دەوری بەیتێکدا کە ئەڵڵا خاوەنیەتی عیبادەتە لە دەوری بەیتێک بۆ ئەڵڵا کە دەفەرمێ فەلیەعبودوا رەبە هذا البەیت لەوێدا مرۆڤ ڕزگار دەبێت لە کۆت و بەندی ئەهوا و ئارەزوو مرۆڤ ڕزگار دەبێت لە پەرستشنی مەخلوقات مرۆڤ ڕزگار دەبێت لە نزا و لاڵانەوە و دەستپانکردنەوە لە مەخلوقات مرۆڤ ڕزگارە بێت لەوەی کە بەڕاستی کۆیلە و عەبدی خۆر و مانگ و شەو و ڕۆژ و هیچ شتێکی دیکە نەبێ لەوێدا بەڕاستی ئەو ئارامیە ئەمەندە تەمەنامەکە ئێوەی ئازیز و سەرجەم بینەرانمان بەڕاستی پێی شاد بێت کە تەسەور ناکرێت زۆر باشە لەوێ دەرەچی دیمەنی جێبەجێگایاندنی سەفا مەروە دیمەنی بەڕاستی بینینی کێوی ئوحود کە ئیقڕئی تیادا بەزیوە دیمەنی شوێن پێڵگرتنی پێغەمبەران ئەو هەموو سەحابە ئازیزە ئەگەر گەشتێ بکەی بەڕاستی بەرەو عەرەفات بە تایبەتی ڕۆحیەتی حاجی لە عەرەفاتە یعنی بەڕاستی ئەتوانم بڵێم هەژان کوڵان ینی ناخی حاجی بەڕاستیەوەی کە لەزەتی لێ دەبینێ لە عەرەفاتە چۆن لەزەت نەبینین لە کاتێکدا تۆ میوانی ئەڵڵای جەلە جەلالوه ئەو پەروەردگارە پێی خۆش نییە لە ڕۆژی عەرەفەدا کە مسلمانان لێرە بە ڕۆژوون بەو پاداشتە گەورەی کە پەروەردگار لە هەمووی قبول فەرموو بێ بەڵام نایەوێ میوانەکانی بە ڕۆژوو بن نایەوێ میوانەکانی گەرویان وشک بێ لەویادا خۆی پەروەردگار دەفەرمێت دێمە ئاسمانی دنیا بەڵکو نزیکتر لە ئاسمانی دنیا بۆ دێ دەفەرمێت شانازی بە عارەقی سەرتان و تەپوتۆزی سەرتان و چەوری گیان و لاشەتان دەکەم شاناسیدان پێوە دەکەم بەڕاستی فریشتەکانم چیان دەوێ خۆ پەروەردگار دەزانێت ئێمە چیمان دەوێ بۆیە دەفەرمێ ئێوە بە شاهید بن ئەوا من لیان خۆش بووم زۆر باش تایبەتی ئەم ساڵ سوپاس بۆ پەروەردگار یعنی لە جەبەل الرەحمە لە ئەرزی ڕەحەمات لە ئەرزی عەرەفات لە ئەرزی مەغفیرەت جارێکی دیکە ڕەحمەتی پەروەردگاریش داباری کە باران بوو پەروەردگاریش لە ئاسمانی دنیا و نزیکتر لەوە بەڕاستی تاموچێژی ئەو دیمەنە و ئەو مەشاهیدانە هەست بە ئارامیکردن هەست بەوەی کە بەڕاستی وەکو ڕەسوڵڵا دەفەرمێت تەنانەت هەست بەوە دەکەن کە فریشتەکان دەست لە پشتان دەدەن واللهی ئارامیەکت بۆ دروسە بێ ئاسوودەیەکت بۆ دروسە بێ فعلەن چۆن کەسێک
کە یاریەک دەکاو دەدەن بە پشتیا دەڵێن تۆ یەکەمی هەموو حاجیەک لە ناخی خۆیدا هەست بەوە دەکات کە فریشتە دەست دەدا لە پشتی پیرۆزت بێ خەڵات و مەغفرەتی خوای پەروەردگار کە ئیتر ئەمە بەڕاستی مەشهەدی عەرەفات پاشان لە عەرەفات بۆ مەشعەر الحەرام بۆ مزدەلیفە زۆر باشە بینینی مەشهەدی قیامەت فعلا قیامەتە مامۆستا فعلا يعني دەبینین هەموو یەک لیباس یەک پۆشاک هەمووی وەکو یەک هەمووی بەڕاستی یەک نزا و پاڕانەوە یەک کەعبە یەک لەبەیک اللهم لەبەیک هەموو ئەمانە بەڕاستی نیشانەی تەوحیدی کەلیمە و وەحدەتی کەلیمەی مسلمانانن کە تەسەور ناکرێت دەچیتە مینا یعنی بەڕاستی ئەرضی مینا یەک پارچە هەمووی هەر کەسەی خواخوایەتی بستێک شوێنی هەبێ تیادا بنیشێ دوعایە ذکرێک هەر کەسێک شوێنێکی هەبێ بتوانێت نوێژەکەی تیا ئەنجام بە هەموو ئەمانە بەڕاستی مەشاهیدی قیامەتمان بیرەخاتەوە کە ئەمانە کاریگەری بەڕاستی زۆر گرنگی هەیە لەسەر زۆر باشە مامۆستا ڕەنگە ئەمانەی کە باسییان دەکەین بینەرانی ئازیزمان بەو مەشاهیدانە ئینشاءڵڵا شاد و ئارام بن ڕەنگە ئەمانەی کە باسییان دەکەین بەداخەوە بۆ خەڵکێک کە چێژی لە مزگەوتێکی کۆڵانەکەی خۆی نەبینی بێت ئێستا هەرگیز لەم قسانە تێ ناگاوە هەرچەند دەش قسە لەسەرم گەشتە پیرۆزانە بکەین هێشتا هەرکەمە بەڵام دەمەوێت دوایین پرسیارمەوە بێ بۆ جەنابەت ئایا ئەوانی کە لە ئێستادا باوەڕیان وایە کە پێویست ناکە خەڵک بچێ و پارەیە لەوێ سەرفکات و خۆی هیلاکە بەڵام قسەیان لەسەر و هەموو گەشتە نیە بۆ تورکیا بۆ ئێران و بۆ ئەم لاولا کە سەرف دەکرێت ئایا ئەگەر ئەمانەیەم دژایەتیە دەکەن بۆ جارێک بە تەنها بچنە ناو خاکی مەدینە یاخۆت لە سنووری حرەمی کەعبەی پیرۆزدا بەس تەنها دابنیشن چێژێک لەم ئاسوودەیە وەرەگرن کە لەوێ دەستیان دەکەوێت ئەم دژایەتیە دەکەن؟ بەڵێ وەڵی جا ئێمە بەڕاستی ئومێد و تەمەنامانە کە هەمووان نارانیش گەرشیاوی هیدایەتن پەروەردگار هیدایەتیان با و شاد بن بە گەورەی و پیرۆزی عبودیەت بۆ ئەڵڵا و پێنج فەرزە ڕووکردنە کەعبە و شادبوون بە ئەنجامدانی نوێژێک لە کەعبە کە دەفەرمێ 100,000 نوێژواتە 55 ساڵ و 6 مانگ لێرە نوێژ بکەی یەکسانە بە یەک نوێژی الحەرەم بەیت الحەرام لە مەکە لە مەدینەش 1000 نوێژ یەکسانە بە 2 ساڵ نوێژکردن لێرە بەڕاستی ئەم دژایەتیکردنە ئومێدمانە ئەوانشی نارانن گەرشیاوی هیدایەتن پەروەردگار هیدایەتیان با و بیان بین لەو مەیدانەدا ئەم دژایەتیکردنە بۆ بەڕاستی من پێشنیار و ینی پرۆژەم ئاوهایە بۆ مسلمانان بۆ حاجیەکان بۆ ڕاگەیاندنان بۆ بەڕێستان ئەوەیە کە بەڕاستی ئەم دژایەتیە ینی ئاسایی وەری بگرین بەو مانایی کە نوێ نییە و تازە نییە بەو مانایی کە خەڵکانێکن ئەوەی کە دەکەوێتە سەر خامەکانیان زۆر کەمتر لەوەی کە لە ناخیانایە بەڕاستی شتێکی چاوەڕوان کراوە خەڵکێک چاوی بەمەدا هەڵ نەیە بۆ چونکە ڕێژەی حاجیان ئەم ساڵ حەوەزایی تێبەڕاندووە دڵنیا بن عومرەکاران و حاجیان ساڵی دیکە زیاتر و زۆرتر دەبێ لەبەرەوە کاریگەری حەج و عومرە لەسەر جەماعەتی مزگەوتەکان لەسەر ئاوەدانی مزگەوتەکان لە هەرێمی کوردستان لەسەر کاریگەری حتا دەستپاچی خێزان و مامەڵەی تەندروستکردن هەموو ئەمانە دەبین کە ئەمە خۆی بەخۆی شۆڕشێکە تەغییرێکە ینی گومانی تێدانیە کە ئەمە تەغییرێکە ئێ بە پێشیان دەڵێن بەڕاستی بەوانی کە پارە بە هەدەر دەدەن ینی شتێکی زۆر جوانم بینی گەردەسەڵات لە پای ئەوەی کە دەستخۆشی و بەرنامەی هەبێ کار ئاسانی بکە لێرە و لەوێ دەمی خەڵکانێکدا نەخا کە دژایەتی ئەمە دەکەن پێیان دەڵێن دەسەڵاتێک گەر تەنها لە دۆڕاندنی 2 ملیار و 900 میلیۆن دۆلار بە داناغاز کە دەڵێ ینی 7,000 حاجی کوردستان 60 دانە ساڵ بڕۆن بۆ هەرێم هێشتا اینجا یەکسانە بەو پارەی کە دۆڕێنراوە لەبەرەوە بە هەدەردان لە هەرێمی کوردستانی ئێمەدا شتێکی ڕوون و بەرچاوە کە بەڕاستی بە هەدەر دەدرێ وە گەشتیش کراوەیە خەڵک ئازادە گەشتی خۆی دەکا بۆیە چۆن خۆی بەڕاستی ڕێ لە ئازادی خەڵکێک ناگیرێ بۆ هەرکوێک گەشت دەکا بە هیچ جۆرێک دەبێ بەڕاستی لە جوانترین پێشوازی و بەڕێکردن و کار ئاسانی و خزمەت و خزمەتگوزاریەوە بۆ حاجە بڕەسێنرێ و بەڕاستی زۆریشم لامە بەستە بە مسلمانانی هەرێمی کوردستان بڵێم لە بەرامبەر ئەم دژایەتی کە دەکرێت بەرنامەکەمان بوو زۆر سپاس بۆ ڕێنماییەکانت بەڕێزان دەچینە ڕانیە بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانگخوازی ئاینیمان لەگەڵە لەسەر ڕۆڵی بانگخوازان لە کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەدا بێگومان هەمیشە ئاینی پیرۆزی ئیسلام و هەڵگرانی ئەو بانگەوازە ئیسلامیە ڕۆڵیان هەبووە لەوەی کە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و هەماهەنگی بن لە نێوان تەواوی تاکەکانی کۆمەڵگەدا و ئەوەی کەمال مەلایەک لە کۆمەڵگەدا نواندوێتی لە ئاشتی کۆمەڵایەتی لە ئاشتکردنەوە لە یەکتر ڕێکخستنەوەی کۆمەڵگە لەوە چێ 1000 توێژەری کۆمەڵایەتی نەیتوانی بێ بەو ئەرکە هەستێت
بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانخوازی ئیسلامی سڵاوی خوات لێبێ و سپاس بەو دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. بەڵێ بەڕێزان تا ئامادەبوونی بەڕێز مامۆستا حەسەن عەلی دەچینە لای ڤیدیۆیەک لەسەر تاقیکردنەوەی هێڵە گشتیەکانی ژیانی موسڵمان کە لەلایەن خوشکانی ئیسلامیەوە تاقیکردنەوە لەو کتێبەی مامۆستا عەلی باپیر کراوە بە پێکەوە بینەریە و ڤیدیۆ بین. ئێمە وەکو لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە بڵێن لە پرۆژە و لە کار و پرۆژەکانماندا وامان بە باشزانی بۆ ئەم جاری پرۆژەکانمان کتێبێکی مامۆستا عەلی باپیر بکەینە پرۆژە بۆ ئەوەی زیاتر چینی خوشکان بێنینە ئەوەی کەوا زیاتر بخوێننەوە. کتێبەکەش بە ناوی هێڵە گشتیەکانی ڕێبازی جەماوەری موسڵمان بوو کە لە یەکی حەوت دەستی پێ کرد بۆ یەکی نۆ کە ژماری بەشداربووان زیاد لە 100 کەس زیاتر بوون کە بەشداریان کرد و لە دوای ئەوە ئێمە تاقیکردنەوەماندانا لەم کتێبەیە. تاقیکردنەوەکەش یەکەم و دووەم و سێمیان خەڵاتی ئەوە بڵێن سەفەری ئەمریان پێ بکەین دەرچووی یەکەم و دووەم و سێم. و سوپاس بۆ خۆی گەورە کە ڕێژەیەکی باش لە خوشکان بەشداریان تیا کرد زیاتر بۆ خوشکانمان بوو ئێمە بەشداریان تیا کرد و سوپاس بۆ خۆی گەورە هەم بۆ ئیمتیحانەکەش ڕێژەیەک هاتن بەشداریان کرد و بەسەرکەوتووی ئینشاءالله. بەڵە بەڕێزان زۆر جار قسە لەسەر قورئانەکەی نەگەڵ دەکرێت یا سوێن دەخورێ بە قورئانەکەی نەگەڵ. راپۆرتێکمان بۆ ئامادەکردون یا ڤیدیۆکمان بۆ ئامادەکردون لەسەر قورئانەکەی نەگەڵ کە لە شاری نەگڵە لە ڕۆژهەڵاتی کوردستان با پێکەوە بینەری و ڤیدیۆ بین. ساڵی لێرە پێش بە خەتی مبارەکی حەزرەتی عوسمان و حەزرەتی عەلی و عەشەرەی مەبەشەرە نووسراوە. دانیشتوون ئەوان فەرمایشیان کردو ئەگەر قورئان ئێمە بمرین دەفنبین قورئان هەناو مەغزمانە قورئان دەفنە بێت لەگەڵ ئێمای کرد ئێمە بین قورئان لەسەر پێس ئاهوو یا هەر پێس حیوانەی بین کە ئاهوو یەکشیان باشتر بووە لەسەر ئەوە بنووسین کە بۆ نەسڵە لێ بەعدی بمێنێ بۆ ئەوەی کە واکەتێ بۆ داهاتوو وەکوەلان ئێمە ئالان ژیانەکەی بۆ ئێمە بمێنێ. ئەم قورئانە بە ئاوی زێڕ و تڵان نووسراوە لەسەر پێشی ئاس بە خەتی کوفی نووسراوە عەرزم کرد بە خەتی مەبارەکی ئیمامی عوسمان و ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر ئینشەڵڵا. 950 ساڵ شوێنە لێرە وەختی حیوانەکانە لەوەڕێنێت سێر بڵێت کە گوڵەکە زۆر جوانە بێت
ئەیکە گوڵەکە بکەنی واتە بۆ ماڵەوە های لە ئەوێ ئەرەتە خوارەوە سێرەکە کە ئەرەتە ناو چاڵێک سنۆخی کاتیا ئەو قورعانە لە ناو سنۆخەکە بێ دەری تێرە ئاوایی نەگەم لە ژوور بووە کە پێڵێن ئەمە خۆمان پێڵین دێکۆن ئەلان زیارە توشتەکەی لێ ماوە بەس ماوەشتی لێ نەماوە چون 150 ساڵ لێرە پێش تێ مردن بە احترامی ئەوە کە ئەو قورعانە لێرە پیا بووە هاتوو لێرە ژیانیان کردیە و مزگۆت و ماڵ و ئاوادانیان کردوێتەوە چاوەڕاستە دیتە ئەلانیش لە تەواوی دنیا بە تایبەت ئێران و عێراق تەن وە زیارەتی هەموو ڕۆژێک بۆ هەموو صدر الإسلام في زمان خلفاء وشوار خلفاء الشرين مبشرة أم قرآني أنا نسيو الشرين مبشرة زاني كي تشاوكم وقديت ما شاء الله إنسان مسلماني في الزاني قال شوار خلفاء دانشتون شوار دانا لهم قرآني أنا نسيو داني كي على إيران داني كي على تركيا داني لمس داني لمدينة أم قرآن شوار جار ليرة براو دو جار دزراوة دو جار بردوي أنا بو أو رئيس الرؤساء وبادشاهي وقت يواكب سيري چون جاده وشتن براسي وأنا ذوقرا بو جاده نبوتا بين عرب بدري أنا بوينا أو رئيس الرؤساء وبادشاهي بيجي جاري كي تتخذي خادمك قرأته بو حديث صار ليروكش بزور أيبان بزور أنا كان يسن أيبان تنيا خويا يمر لي 50 صال خام 50 صال خادم وخوي تتخذي إجيها مسر أو بوما بمورو أما سلو بوما قومت معنا دورو خانة كتكلين بوما راش وقت أرى سبحان الله القرآن قد سري أوالي سرى وقصورة سبحان الله أنا والله أوالي خويا تو أجارة خويا تووني وأنا مردم باقو وكم من ابن عبانا ويسك خادم القرآن إنسان ابن عبانا ومن دور باقو بەڵێ خۆشەویستان زۆر جار لە کۆمەڵگەدا بانخوازان و مامۆستایانی ئاینی ئێمە ڕۆڵێکی زۆر ئیجابیان گێڕاوە لە ڕابردوو و لە ئێستاشدا لەگەڵ ئەو هەموو بێڕۆڵکردن و پەراوێزخستنەی کە لەلایەن بەشێ لە نەیارانی ئیسلام و دەسەڵاتدارانەوە دەدرێ بەرامبەر بەوەی کە مامۆستای ئاینی وەکو چۆن یانوێت دین لە دەوڵەت و لە سیاست گوێ بکەنەوە دەیانەوێت ڕۆڵ و ئەرک و کاریگەری ئیجابی زانا و بانخوازانی ئێمەش لە کایە کۆمەڵایەتیەکاندا گوێ بکەنەوە و نەیانەوێت زانا و بانخوازانی ئێمە دڵسۆزانە قۆڵی مەردایەتی هەلێ هەڵکەن لە بەرامبەر ئەو هەموو تاوانە کۆمەڵایەتی قێزەونەی کە ڕۆژانە لە کۆمەڵگەدا هەر لە دزی لە کوشتن لە فراندن لە گێچەڵی سێکسی و لە زۆر شتی دیکەشدا دەکرێت بۆ مەبەستە و قسەکردن لەسەر ڕۆڵی ئیجابی زانا و بانخوازانی ئێمە لە کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانخوازی ئیسلامیمان کردو مامۆستا گیان سڵاوی خۆی گەورەت لێبێ و لە ڕابردووی ئێستادا کامە بووە ئەو ڕۆڵە ئیجابی کە زانا و بانخوازانی ئێمە گێڕاویانە لەوەی کە ببنە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیانی نێوان تاکەکانی کۆمەڵگە. بسم الله الرحمن الرحيم صلاة إخوة أولى بنيران مقدمة شيء زور باشا تقول يعني بيقومان أجر بقرينه بو رابردو أجر نلين تاك مصلح وساز لكم الجاية ما مستعي عيني بوا أو رتوين بلين الرولي هر جورا يعني بشكي شيري بيبراو لإصلاحكم الجاية خوي گرفتی گەورە وەکو جەنابشت ئاماژەت پێدا لە پەراوێزخستنی دەوری دین و دەوری مامۆستایە ئەنجا ئەمەش هۆکاری هەیە هۆکارێکی خودی مامۆستا خۆیەتی نابێ مەجال بە پەراوێزخران بدە هۆکارێکی دەسەڵاتە کە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە دەوری مامۆستا دەورێکی تەهمیشی و پەراوێزی بێت
و هۆکارێکی لاوانەیە کۆمەڵگا بێت کە ئەوانش ئەرک و مەسئولیەتیان هەیە بەڕاستی نابێت لەو دەورەکەم بکەنەوە چۆن لە کۆمەلگای هەموو کەس دەوری خۆی دەبینێت کاریگەری خۆی هەیە مامەتاش بە دەور و کاریگەری خۆی لە کۆمەلگایە ببینێ بەڵێ ڕۆڵی مامۆستا ڕۆڵێکی ئیجابیە ڕۆڵێکی گەورەیە ڕۆڵێکی گرنگە بەڵام لە بیرمان نەچێ یعنی دائیمە فشار و زەخر لە بە درێژایی مێژوو ئەمە دەبینین دەخوێنینەوە حتا لە کاتی خەلیفەکانیشە بەشە لە عالمەکان لە زاناکان زەخت و فشاریان لەسەر بە بۆی کە لەسەر هەندێک فتووە لەسەر هەندێک مەواقیف لەسەر هەندێک دەربڕین هەڵوێست کە هەیەیان بووە بەڵام انشاءالله زیاتر لە قسە لەسەر ئەم مۆزوعە دەکەین کە زۆر باشە چۆن دەور ببینێت زۆر باشە مامۆستا لە ئێستاە کە هەندێک تاوانی کۆمەڵایەتی ڕوبە زەخبوونەوە دەچێت ڕاستی هێشتا حاڵەتن بەڵام نەبوونەتە دیاردا بەڵام خۆ دوجار ئێوەی بانخوازان دەبێت ڕۆڵتان هەبێ بەرامبەر بەم تاوانە کۆمەڵایەتیانە ئەگەر سەرنج بدەین لە یەک دوو مانگی ڕابردوودا کەم ڕۆژ هەیە کە گوێبیستی کوشتنێک نەبین لە گۆشەیەکی ئەم هەرێمی کوردستانە کە سێ یا چوار پارێزگایە ئایا لە ئێستادا ڕۆڵی ئێوەی بانخوازان چۆنە بۆی کە خەڵک و شیارکەنەوە جارێکی تر خەڵک بگەڕێنەوە بۆ پەروەردە ڕەسەنە کوردەواریە ئاوێتە بوون بە ئیسلامی پیرۆز بۆی کە دوورکەوینەوە لە تاوانەکانی کوشتن و بڕین و ئاژاوە ژێڕی بەڵێ ئەمە خاڵێکی زۆر زۆر جوانە و خاڵێکی زۆر ئیجابیە قسەی لەسەر بکرێ من دەڵێم بەڕاستی پێش هەموو شتێک ئەرچی بانخواست ئەرچی مامۆستا تەنیا پێش نوێژیکردن نییە وتار خوێندنەوە نییە لە قەدیمەوە دەبێت ئێستاشە هەروە بێ مامۆستا دەبێت کەسێکی پاک بێت معنای ئەوە نەکە هەڵە ناکە بەڵام هەوڵ بدات جوانترین نمونەی کۆمەلگا بێ مامۆستا بەڕاستی کەسێکی شارەزان متعەمیق بێ لە بواری دینیە مامۆستا مانای کەلیمە کەسێکی کۆمەڵایەتی و تێکەڵاوی خەڵک بێ مامۆستا کەسێک بێ بەڕاستی پێشەنگ و پێشەوای ئازادی بێ پێشەنگ و پێشەوای سەقافە و ڕۆشنبیری بێ پێشەنگ و پێشەوای بانگەشەی کەڕامەتی ئینسان مامۆستا دەبێ ئینسانی بێ دەبێ عالەمی بێ دەبێ هەوڵی تێکۆشانی بۆ حوڕیەت بێ دەبێ نمونەی جوان بێت لە قوربانیدان نمونەی جوان بێت لە پەروەردەکردن نمونەی جوان بێ لە دەست پێشخەری نمونەی جوان بێ لە ناسانەوەی ئیسلام نمونەی جوان بێ لە دڵسۆزی لە داعوە بانگەوازی و گەیشتن بە هەموو شوێنێک دەورەکە یەکدار دەورێکی گرینگە و زۆر زۆریش مهمە ئەگەر مامۆستا بۆ خۆی دەورەکەی خۆی بۆ خۆی بجێڕێتەوە بۆ خۆی تەهمیش نەکە ئەگەر لە سزنی شابێ دەتوانێت دەوری خۆی ببینێ مانای ئەوە نیە بە ڕەهای دەوری خۆی دەبینێ بەڵام ناتوانێت لە دەوری کەسێک کەم بکرێتەوە کە بۆ خۆی وجودی هەبێت لە بڕووی علمیەوە لە ڕووی سەقافیەوە لە ڕووی دڵسۆزی بۆ کۆمەلگاوە لە ڕووی نەسەحەت و ئامۆژگاری لە ڕووی تێکەڵابوونی ئەندامانی کۆمەلگا لە ڕووی پێشەنگ و پێشەواتی لە ڕووی ڕۆشنبیریەوە لە قسە هەبوون لە هەڵهێوێست هەبوون لەسەر شەقام بوون لە قسە هەبوون لەسەر هەموو بابەتەکانی کە معنین بە شێوەیەکی گشتی بە کۆمەلگاوە معنای ئەوە نیە مامۆستا متەخەسیسە لە هەموو بوارێک بەڵام زۆربەی زۆری بوارەکانی کۆمەلگا مجتەمەع و کۆمەلگا تێدا مشتەڕەک و هاوبەشە مامۆستا دەتوانێت دەوری ببینی ئەوەی کە جەنابیشتی ئێستا باسی دەکەی من بۆ ئەوەی دەژێڕمەوە ئەگەر مامۆستا دەوری خۆی ببینێ بێگومان کاریگەریەکی زۆر زۆری هەیە بۆ کەمکردنەوەی جەریمە و تاوان زۆر باشان دەورێت چۆن دەبێت بیجێڕێمەوە هەرێمی خۆمان تەماشا بکەین ئایا ژمارەی ئاسایشەکان دەبێ ئەم دەورەی کە مامۆستا بیگەڕێ لە ئێستادا کە دەبینی تاوانەکانی کوشتن چۆنایە دەبێت چۆنەوە دەورەی خۆیان نایە و ڕۆڵی خۆیان بیگەڕن بۆی کە خەڵک و شیار بکەنەوە تەنها لە مینبەری مزگەوتەکان و لە ڕۆژی هەینیە لە یەک دوو کەناڵێک کە هەندێک وتاری تایبەت بە پەروەردە و بانخوازیان هەیە ئەرکی بانخوازان بەگشتی لە ئێستادا چییە؟ خۆی دەورەکە دەورێکی مشتەڕەکە لە بینی دەسەڵاتە لە بینی وەزارەتە معنیەکانە و لە بینی منبەرەکانە و لە بینی ڕۆشنبیرەکانە و لە بینی فەلسەفەی پەروەردە و تەعلیم لە وڵاتە و لە بینی دەستگا معنی و ئەمنیەکان لە وڵاتە و ئەرشی میدیا و دەورێکی کاریگەری هەیە ئەمانە هەمووی ئەرشی مشتەڕەکە مامۆستا یەکێکە لە دەورەکان نەکەم و دەورەکان بەڵام ئێمە ئاگامان لەوە بێ شێوازی تربیە کاریگەری هەیە
لەسەر دروستکردنی تاکێکی ساڵح و گونجاو بۆ کۆمەڵگا تاکێکی ڕۆشنبیر تاچێک هەست بە ئینتیما بکە بە خۆشەویستی نیشتیمان بکە بە خۆشەویستی وڵات بکە حەز بە ڕەفاهێت و جەمالی ئەم وڵاتە بکە حەز بە پێشکەوتن تەقەدمی ئەم وڵاتە بکە ئەنجا بە تایبەتی وتم ئەوانە هەموو دەور دەبینن بەڵام مامۆستای ئاینی دەورەکەی دەورێکی زۆر گشتگیریە بۆیە تەنیا بە وتار ئیکتیفا نەکا وتار گرینگە زۆر میهمە کە مامۆستایەک هەفتەی جارێک ئەندامانی گەڕاک لەبەردەستیا بەدەست نوێژەوە دادەنیشن گوێی بۆ شل دەکەن چاوەڕوانی ئامۆژگاریەکانی ئەو دەکەن ئەمە زۆر زۆر کاریگەری هەیە بۆ هادیکردنەوە و بۆ بڵاوکردنەوەی ئاشتەوایی کۆمەڵگا لەم گەڕەکەی لەم شوێنە لەم وڵاتای ئێستا وای لێ هاتووە هەموو وتارێکی ئاینی کاریگەری لەسەر هەموو کوردستان هەیە ئەگەر مامۆستایەک لە مینبەرەکەی خۆی هەڵەیەک دەکات ئەوە تا هەموو کوردستان قسەی لەسەر دەکات یان ئەگە خاڵێکی ئیجابی دەوروژێنە لە هەموو کوردستانە گوێ دەگیرە بەهۆی ئەو سۆسیال میدیایەکی ئێستا لە ئارادا هەیە بۆیە مامۆستا دەبێت ئەو بزانێ وتارەکەی تەنیا بۆ ئەو چەند نەفەرێنێکە لە گەڕەکەکەیە ئێستا گوێ لەو دەگرن مامۆستا زۆر جار خودی مامۆستا ئاینی و بانخوازەکە دەبێتە نیشانە بۆ تیری ژەهراوی نەیارانی ئیسلام قسەیەکەیە دەڵێت ئەگەر شارستانیەتێک ویستت بیڕوخێنی کۆمەڵگەی بەرەو هەڵدێران و شیرازەفسان بەری لە خێزان و کەسایەتی ئاینیەکان و پەروەردەکەی بدە بەڵام لە ئێستا لە هەرێمی کوردستان ڕیشی مامۆستای ئاینی دەسووتێنرێ مامۆستای ئاینی شەهید دەکرێت لە مینبەر و لە وتاردان دوورە خرێتەوە کاتێک کە مامۆستای ئاینی و بانخواز خۆی ئەبێتە یەکێک لە لێدراوەکانی کۆمەڵگە و تاوانی کۆمەڵایەتی کوشتن و ڕیش سووتاندن و دەرکردن و بێموچەکردن دەکرێتەوە ئەو کاتە چۆن نەتوانێت ڕۆڵ بگێڕێ بەڵێ بێگومان لە ئەم حاڵەتانەی کە تەنابەت باست کرد لە دەوری مامۆستا لە کۆمەڵگایە کەم دەکاتەوە ئەمە شتێکی لا ئیرادیە یعنی مەسەلە تۆ هێزێک هەبێت ڕێگرێک هەبێت سەدێک لە بەردەم تا هەبێت و ناتوانانی ئازادانە بەڕەهایی قسەکانی خۆت هەڵوێستەکانی خۆت مەواقیفەکانی خۆت و دەوری کاریگەری خۆت لە کۆمەڵگایت ببینی بەڵام مامۆستا نابێت شۆکدا بدا ئێمە گلەییمان زۆر زۆر لە بەڕاستی لێدەسەڵات هەیە لە سیستەمی حکومڕانی هەیە لە پەروەردە و تعلیم هەیە بە تایبەتی وەزارەتی ئەوقاف دەبێت دەوری کاریگەرتر ببینێ دەوری بچووکردنەوەی مامۆستان نەبینێ دەوری تەهمیشکردن و پەراوێزکردن نەبینێ دەوری دەرکردنی بڕیاری کەمکردنەوەی کاریگەری مامۆستان نەبینێ بەڵکو ئەوە وڵاتانن لە ئەوروپا لە ڕۆژ ئاوایە ئیسیعانە بە پیاوانی دینی دەکەن بە شارەزایانی ئاینی دەکەن بۆی کە لە سەرژنەکانە مجریمەکان تاوانبارەکان ئەوانەی کە تا قورجیان لە تاوانە و گران بۆیان ئیسلاح بکەن بۆیان چارەسەر بکەن چونکە بەڕووی عەمەلیەوە سەلمێنراوە هەرچەندە ئەو هەموو دەستگایە هەیە ئەو هەموو ئەمن و ئاسایشە هەیە ئەو هەموو پارەیە تەرخان دەکرێت بەڵام نەیتوانیوە ڕێگا لە کەمکردنەوەی جەریمە و تاوان لە کۆمەڵگایە بگرێ بەڵێ سیستەمی حکومڕانی لە وڵاتی ئێمەیە کارێکی بە پلاندا ڕژراوی دەتوانم بڵێم ئەگەر لەسەر ئاستی حکوومەتش نەبێت لەسەر ئاستی هێندێک وەزیر لەسەر ئاستی هێندێک بەرپرس لە هێندێک دەستگاوە کاری کردووە بۆ تەهمیشکردن و بەڕاستی وە دەرنانی مامۆستا لە دەوری کاریگەری خۆی لە کۆمەڵگایە مامۆستا دەبێت دیسان چۆکدانەدا کاریگەری خۆی ببینی بۆ خۆیان دانیشتنیان هەیە کەواتە ئەنجامیەوە تەهمیشکردنە ئەتوانم بڵێم ئەم ڕۆیە مامۆستا کە دەبینی تەواوکاریان هەبێت ئەنجامیەوە تەهمیشکردنە ئەتوانم بڵێم کاریگەری هەبووە بەسەر زۆربوونی تاوانە کۆمەڵایەتیەکاندا بەدڵنیایی تەهمیشکردنی دەوری مامۆستا کاریگەری ڕاستەوە خۆی دەبێت بەسەر زیادبوونی تاوان لە کۆمەڵگایە ئەو گەنجەی کەرێتە مزگەوت متابعی بکە لەگەڵ گەنجێکە لە باڕەکاندایە وەرە ژیانیان بەراورد بکە لە بواری سەقافیە لە بواری ئیسلاحی کۆمەڵگایە لە بواری تەعامل لە ناو ئوسرە و خێزانە لە ئاستی خوێندەواریە جیاوازیی یەکجار زۆر دەبینی بۆیە بەڕاستی ئەگەر کەسێک لە بزگەوت یان لە مۆعیزەی ئاینی یان لە کاریگەری ئاینی دوور بخرێتەوە ئەوە ناتوانن بوارەکانی کە بەدیل بن بۆ ئەوە هەروەکو چۆن ئێمەش ناڵێن بەدیلین بۆ هەموو شتەکانە بۆ هەموو بوارەکان دەوری ئاسایش و پاراستنی ئەمنیەت بەشێکی دەستگا ئەمنیەکان دەیبینێ ئەوە دەوری مامۆستان نییە بەڵام نابێت دەوری مامۆستا کەم بکرێتەوە و بێگومان ئیهمالکردن و تەهمیشکردنی ڕاستەوخۆ دەبێتە هۆکاری جەریمە و تاوان و زیادبوونی لە کۆمەڵگایە هەم بە جۆر و هەم بە ڕێژە لە ناو کۆمەڵگایە بە شێوەیەکی بەرچاو
زیاد دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عەلی بانخوازی ئیسلامی ببوورە بەهۆی درەنگواستنەوەی پەیوەندیەکەی بەڕێستان نەمانتوانی زیاتر لە خزمەتتا بین و گوێ لە وتۆ ئامۆژگاریەکانی بەڕێستان بگەین. بەڵێ خۆشەویستان لەگەڵ هاوکارم کاک جەلال محەممەد بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژیشمان بە کۆتاگەیاند ومێ دەکەم جێ ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست بێ و تا بە یەکگەشتێکتر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.